بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورە بڕژێ بەسەر سەرجەم ئێوەی ئازیز و خۆشەویست و بینەران و بیسەران و ڕۆژوانانی خۆشەویستە لە دوانزەی ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیام و لە بەرنامە ئێوارانەکانی سی گەوهەر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. لە خزمەت برای ئازیز و خۆشەویستم کاک دانیار و ئەم ستاڤ ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و شێف نەریمان و هەمومان ئینشاءالله بەتەمای ئەوەین کە بەرنامەیەکی زۆر جوانتان ئەمڕۆی دوانزەی ڕەمەزان پێشکەش بکەین. تاعات و ڕۆژت قوبوڵ بێ ئینشاءالله. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت ئازیزان و خۆشەویستانمان. تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قوبوڵ بێت ئینشاءالله. ئەم ئێوارەیە جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان، کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەرمان بۆ ئامادە کردوون ئینشاءالله. لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستی دەکەین لە بابەتی یەکەماندا باز لەو دەکەین کە مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن بیکەینە توێشوویەکی پڕ عیبادەت، پڕ خێر و چاکە بۆ ڕۆژی دواییمان ئینشاءالله. گرنگترین ئەرکەکانمان چی دەبێت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا؟ گرنگترین ئەو خێر و چاکانە، ئەو عیبادەتانە کامانن کە پێویستە لە مانگەدا ئەنجامی بدەین، وەک چۆن خۆمان لە خواردن و خواردنەوە دەگرینەوە، لەگەڵیشیدا پێویستە هیلاکەت و ماندووبوونێکی زیاترمان هەبێت ئینشاءالله، وەی کە توێشوی عیبادەتمان پڕ بکەین بۆ ڕۆژی دواییمان ئینشاءالله. ئینشاءالله. نازانم بچین لای بابەتی دیکەشمانە، ئەوشمان نەناسان کاکشێ، بابەتە تەندروستیەکەمان. بەڵێ، طبعاً بابەتی تەندروستی ئەمڕۆمان چۆن خۆمان پارێزین لە بەردی گورچیلە، بەتایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە، چونکە مانگی ڕەمەزان ئێمە ئاو ئەگەر کەم بخۆین بەڕاستی مەسەلەی ڕەمل و بەردی گورچیلە زۆرە جوڵێ و حرەکەتە کات و زۆربەی جاریش کاتێک کەسێک ئاوە خوا لەو کاتەیە گورچیلەیەتیش. طبعاً دکتۆر ڕێباز ئیبراهیم جنابیان پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕە و نەزۆکی پیاوانن. بابەتی دووەممان ئینشاءالله لە خزمەت ئەو دکتۆرە بە ڕێزەی ئابین. زۆر باش ئینشاءالله. با کاک ئارام محەممەد کەمی قورئانمان بۆ بخوێن، دواترە چین لای شێفزانین چیمان بۆ ئامادەکە. کاگەرم جانیە خوا بەخێر بێ. خوا بەخێر بێ، سەر چاومان خێر بێ. جا پێمان خۆشە گوێویستی چەند ئاەتی لە قورئانی پیرۆز بین ئینشاءالله بە دەنگی بەڕێزتان. بەئیزنی خوای گەورە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم سرا وعلانية من قبل أن يأتي من قبل أن يأتي يوم لا
الله الذي خلق السماوات والأرض وأنزل من السماء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم وسخر لكم الفلك لتجري في البحر بأمره وسخر لكم الأنهار وسخر لكم الشمس والقمر وسخر لكم الليل والنهار وآتاكم من كل ما وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا رب اجعل هذا البلد آمنا واجنبني رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام رب إنهن أضللن كثيرا من الناس
فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون. ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء. الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء. صدق الله العظيم. يا ربي خوش زي خير باتون خوش بدنگ خوش بإن شاء الله. موسى دانيال وزم كاتي موسى هاتوك هلا والله خدمت يعني جنابي موسى عباس صالح كجنابي انزاناي كايني وخوشويست زور خوشويست لكردستان كمان خوش بم يواري دوانزي رمضان لخدمت يابينو وبوت جوانكاني بوت الروحانيكاني او داشتي تلكان ما كان ان شاء الله. موسى جان فرمانك. السلام عليكم. السلام عليكم. بخير بيا اخو سرت شامل يا اخو بخير بيا سرت شامل السلام عليكم. فرم موسى بخير هذا اليوم السلام عليكم. موسى بخير بيا اخو بخير الله وبركاته. سرت شامل باش موسى بخير بيا بخير عزيزي يمن بابەتەکەمان لەسەرەوەی کە ئەم مانگە پیرۆزە چۆن توێژوویەک بێت و پڕی بکەین لە عیبادەت و لە چاکە ئینشا ئەڵڵا و لەگەڵیشیدا بەردەوامی پێ بدەین بۆ ماڵەکانی دیکە وەکو ڕاهێنانێک ئەو عیبادەت و پەرشانی ئەو شەو نوێژانەی کە ئینشا ئەڵڵا بەردەوامیمان پێ هەبێت ئینشا ئەڵڵا بۆ کاتەکانی کەشمان. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان درود و سڵاوات لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی قیامەت. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام. پێم خۆشە سەرەتا لە ناخی دڵمەوە بە زبانی ڕۆژوو کە پێکەوە لە مجلیسێکی گەورە و جوانی وا ذیکرا دوعای خەیر بکەین
بە تایبەتی بۆ برایانمان لە غەزە کە خی گەورە دەرگای خیر و نەسرەتیان پێ بدا و دەرگای خیر لە ئومەتی ئیسلام کاتەوە و زۆر بە تایبەتیش دوعام هەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و بە تایبەتی برایانی کۆنتترۆل و پشتی کامیرە کە بەڕاستی مجاهیدێکی هۆنن حەزەکەمان بڵێم هەموو بینەران بەڕاستی بزانن کە ئێمە لێرە قسە ئەەکەین بەڵام لە بەرامبەر ئێمە بەڕاستی پۆلێک گەنجی جوان کە بەڕاستی توانیوانە بێ ئەوە دەرکەون جیهادێک تێکۆشانێکی گەورە بۆ قیامەتی خۆیان تۆمارکەن خی گەورە لیان قوبڵ فەرمێ اللهم آمین. طبعا بۆ وەڵامی پرسیارە جوانەکەی جەناب ڕەمەضان مانگێکە بەڕاستی مامۆستا زۆر تایبەتە زۆر ناوازەیە ئەو تایبەتمەندیانەی کە لە مانگی ڕەمەضانە هەیە لە هیچ مانگێکی تری ساڵەکان نییە ئەو فەضائیل و گەورەی و دەرفەتانە کە خی گەورە داوێتی بە ئینسانی موسڵمان لە هیچ مانگێکی تری ساڵەکە دووبارە نابێتەوە وەک جەناب دەسخستە سەر بابەتێکی گرنگ ئەمەش بۆ ئەوەیە مانگێک وەکو چۆن نەخۆشیەک گرفتی هێزی هەیە دکتۆرەکە بۆ یەک مانگ سی حەبی بۆ ئەنووسێ سێ حوبی بۆ ئەنووسێ بۆی هەر ڕۆژێک یان هەر شەوێدانەیەکی لێ ئەخوا وەکو مقەویەک هێز و توانای باتێ هەستێتەوە تۆ یانزە مانگە شەیطان نەفس و شەهوەت و ئارەزوەکان گوناه ڕات ئەسڵەکێنێ مانوتەکە عەزیەتە دەدا ئەم مانگە مانگی ئیسراحەتی ڕۆحە مانگێکە ڕۆح باڵائەکە مانگێکە ئینسان خۆی ئەناسێتەوە مانگی زاڵبوونە بەسەر نەفسی ئینسانە پێشتر لەوانەیە دەیان هەموو مسلمانێک خوشکانی بەڕێز برانی بەڕێز شتێکت پێ وتوتیان ناتوانین بیکەین بەس ئێستا ئەتوانێ بیکە ئەتوانێ ئەنجامی بدا کەواتە ئەمە ڕاهێنانێکی زۆر زۆر گەورەیە بۆی ئەم ئینسانە بتوانێ وردە وردەوەکو چۆن عیلاجەکە ئەخوا و هەڵاسێتەوە مانگەکانی داهات و ئاسەوار و کاریگەری لەسەری بمێنێ ئەم مانگە فڕسەتێکی گەورەیە ئەیامە معدودات چەند ڕۆژێکە و تەواو ئەمڕۆ 12 ڕەمەضانە لەوانەیە جەنابتان هەمووی سەرەتای هەفتەکە کە سەرەتای بەرنامەکە کە داتان ڕۆشت هەر ئەڵەی چاوتروکانێکە کە لەم حیلبەسەر ڕۆیشت بۆی هەموو موسڵمانێک بەڕاستی ئەبێت بزانێت کە مانگی ڕەمەضان تایبەتمەندی خۆی هەیە و فرسەیەکی گەورەیە لە بەردەمی ئینسان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ منبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دقت بدەن سێ پلە بووە ئەسحاب و یاران هەموویان دانیشتون شتێکی عەجیبە بینن پێشتر نەیان بینیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پلەی یەکەمە ئامینێکەکە طبعا هەمومان معلومە لامان دائما ئامین کاتێ ئەکرێت دوعایەک هەبێ دوعایەک لە ئاران نییە بەڵام پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئامینێکەکە لە پلەی دووەم ئامینی دووەم ئامینی سێم دوایە پرسیارەکرێت لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئامینانە بۆ چی بوو فەرمووی یەکێک لە ئامینەکە کە موڵتنی شاهیدە و پەیوەستە بە بەرنامەکەی ئێمەوە فەرمیوە جبرائیلی ئەمین بوو باشترین مەلائیکەی وەحی بوو دوعای ئەکرد منیش ئامینم بۆ ئەکرد یەکێ لە دوعاکانی خابەوە خەسیرە ڕەغیمە ئەنف رەجولی بەڕاستی خەسارەتمەندە کەسێک ڕەمەزانی بەسەرا بێ ڕەمەزان نەقۆزێتەوە ئەو هەموو فرسەتە گەورە لە مانگی ڕەمەزانە کە دانراوە بۆ عیبادەت و پەرستش و نوێبوونەوە و خۆناسین و خواناسین خۆی سەرقاڵ نەکا هەم بە جەستەی هەم بە ماڵی خزمەتێک نەکا بە قیامەتی خۆی خەسارەتێکی زۆر گەورەی کردووە شتێکی زۆر عەجیب کە حەزەکەم کامیڕەکان دقت بدەنە سەر ئەم شتەکە ئیخەنەوە بۆتان چکە دڵنیام ئەمە ئینشاءڵڵا تەرکیز بخرێتە سەر ئەم نامەی باوکێکە کە ئێستا وفاتی کردووە پار لە شەوی قەدرا بۆ کوڕەکەی نووسیوە هەمووی چەند وشەیەکە باوەڕکە زۆر کاریگەری هەیە وەیەر حەزم کرد مۆبایلەکەشم کە دانا لە خزمەتانە بەڕاستی بیخوێنمەوە بۆ بینەران وەکو خۆی ڕێک وەکو خۆی پار ڕەمەزان بۆ کوڕەکەی نووسی لە شەوی قەدرا وفاتی کردووە لە شەوی قەدرا من ناوی کوڕەکەی ئەگۆڕم بە محەممەد چکە بەڕاستی ڕقەمی ئەمرا بەڕێسم دەست نەکەوت ئیجازەی لێ وەرگرم ئەنا لە بەرنامەکە ناوەکەی مەوت
شەوی قەدرە محەممەد گیان باشی براکەم لە مزگەوتی طبعا هەر دیارە ئەم باوکە تعاملێکی بەرز و جوانیە لەگەڵ ماڵەکانیە ئەم لەفزە ئەم شێوەی نووسینە باوک بۆ مناڵ هەرخۆی پەروەردەیەکی گەورەیە بەڕاستی بۆ خانەوادە سڵاو باوە گیان نەوەڵا لە ماڵم بە زمانێکی گەرمیانانە بێ مزگەوتی دایک گەرمیانی وە ئێمە وا شتێڵین بێ مزگەوتی دایک ئەم خێرە گەورە لە دەستی خۆت دەرمەکە بە تەنها شەوێک خەیری 83 ساڵت دەست ئەکەوێ کەم نییە کێ بڵێ ئەمێنین بۆ ساڵێتر هەزاران کەس پارەکە ئەم کاتە لە ژیانە بوون ئێستا مردوون زۆر کاریگەرە ئەمە نامی باوکێکی بەڕێزە لە شەوانی قەدرا کە چاو ئەگەڕێ و هەموو گەنجەتیان مناڵەکەی ئەویتیانە خەفەتە خوا خەمیش ئەخوا هەر خەفەت نییە هەیە خەفەتەکە ئەخوا و دەستەداندا وەستاوە نا بەڵکو دێ چی ئەکا ئەم خەفەتە ئەخاتە کار بە پەلە فریاکەوێ مناڵەکەی من کووە ئەخە ئێستا ئەمە نەکەی سبەی لە مەحشەرێکی کە دەسڵات نەماوەی تر ئێستا خەمی مناڵەکانت نەخۆی بیان خەیتە سەر ئەم ڕێگە لە مزگەوت چاو دەی لە تەراویح ئەو هەموو گەنجەکەی تۆ کووە مناڵەکەی تۆ کووە لە بازاڕ ئەو هەموو خوشکە بەڕێزە و لە بەرنامەیە کە ئەبینی هەمووی تاجی زەرین ئەکاتە سەری و سەرپۆشی هەیە حرمەت ئەی کچەکانی تۆ ئەبێ ئێستا خەمی بخۆی ئەمەی کە زۆر مەبەست بوو بۆ پرسیارەکەی تۆ ئەم برا بەڕێزە ئێستا وفاتی کردە خۆشی ئەڵێ ئەمە خێرێکی گەورەیە و فرسەتە چەند کەس تامەزۆی ئەم شوێنە بووە ئەم کاتە بووە ئەم ساتە بووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی شەوانی قەدر ئەفەرمێ فيه ليلة خير من 1000 شهر من حرم خيرها فقد حرم بەڕاستی کەسی ئەم پاداشە گەورەی لەرزە بێ بەڕاستی زەرەرێکی گەورەی کردووە بۆیە فرسەتە ڕەمەضان ماوەساجان گرنگترین ئەرکێک و واجبێک چییە لە سەرمان لەم مانگی پیرۆزەدا وانی بۆ نمونە ئەگەر لە عیبادەت و لە پەرشا لە مانگەکانی دیکە نەمانکرد بێت لەم مانگەدا چ شتێک گرنگە کە ئەنجامی بدەین بە قەناعەتی من یەکێک لەو بابەتە گرنگانە کە زانا گەورەکانی ئێمە کە پیانەوتێ زانای عولەمای ڕۆح ڕەبانی و ڕەبانی کە زۆر جار ئەوەندە خەمی ئەویانە خەڵک بەلای قیامەتە و ئیشیان کردوەسە تەسکی دەروون تەرکیزیان زۆر لەسەر مۆزوعی ڕەقابەتی خواییە سەرچاوەیەکی زۆر گەورەیە بۆ پێگەیاندنی ئینسان مسلمان گەشتە پلەیەک هەستی بەو چاودێرە خوایە کرد باوەڕکە هەموو ژیانی نۆرماڵ و ڕێکەبێتەوە پیاوێک کە هەستی بە چاودێری خوایی کرد زۆڵم لە ژنەکەی ناکە ئەزانێمە ئەمانەتە سبەینە قیامەتێکی لە پرسیارەکان دەربارەی خێزانتە ستەم لە مناڵەکانی ناکە نانی حرامیان بۆ نایەنێ پەروەردەکەیان فرامۆژ ناکە چۆن خەمی دنیا و نانەکە ئەخوا زیاد لەوە خەمی ئیمانەکە و دینەکە ئەخوا چکە ئەزانەیەکی لە پرسیارەکانی قیامەتەوەیە بەرپرسێک ئەگەر دایە مەزرێت ئەم هەستی چاودێریەی تا دروست ببێ خیانەت لە ماڵی خەڵکەکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وەکو ئیمتیحانێک دای بەلای شوانێکە کۆمەڵێکی لەگەڵا بوو وتی یەکێک لەم حیوانێکی زۆر ئەی لەوەڕاند تیمەڕێکمان پێ بدە پێ بفرۆشە ئەیش وتی ئەنە وەلغەنەم لسەیدی من و حیوان و مەڕ و ماڵاتەکەیش هەمووینی گەورەکەمە ئیمامی عومەر ویستی ئیمتیحانی کات تەمانە ئیمتیحانە ڕۆژانە وەکو تەجروبەیەک ئەکرین خۆمان بیانوێنینەوە عوزرێنینەوە نەفسمان شەیطان لە هەموو لایەکۆ دێ بە جۆرێ لە جۆرەکان شتێکمان بۆ بشەرعێنێ ئیمامی عومەر ئیمتیحانێکی ئەکا تاقی ئەکاتەوە ئەڵێ قل له ئەکەلەها الذئب بە گەورەکەت بڵێم گورگ خواردی مامۆستا ئاساییە ئەوانەی ئەهلی لادێن و ماڵ و حیوانیان هەیە زۆر جارم حاڵەتە دروستە بێ شوانی داما و چی بکە گورەکە دێنە حیوانەکان و چەندانەیەکی لێخوا ئەمەڵێ چی فأين الله وماذا أقول لله ئەی بەسێتەوە بە قیامەتەوە ئەم هەستی چاودێریە زۆر گرنگە لە مانگی ڕەمەضانە کە خوای گەورە فەرمێ والذین آمنوا
كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. حمو أم بروسا جامن أم دقت بدن أو حديثانا أجر سيدك إخوي يقول الشياطين بس يتوا درجة كاني باش أكريتوا درجة كاني جامن دا آخره أم حموي زمين سازية بوي توب جيت أفله بروي إحسان بروي حموي بو أوي بقي بتقوى لتقوى نتيجة كشيء إحسانه نتيجة كشنا بإحسانك شاعر الله وإذا خلوت بريبة في ظلمه والنفس داعية إلى العصيان فاستحي من نظر إلهي وقل لها إن الذي خلق الظلام يراني. الله كأمر ما وصى بوين بابة مروجاند زور جرينجا روجواني بريس بابتي هستي تشاوديري خواي لما نجي رمضان لمسي روجا لخويا بيسكا شو كارثاتك زور جوري زور إلى خلق مبتلى بدسي أموه گوناهێکی زۆر هەیە لەناو ئەما بە پەنهانی هەر لە ژێری بەتانیەکەیەوە گەنجەکەیکە بەس یە سەعات دانیشە خەریکی چات و نامەنووسینە وا نەزانی یەرگەنجەکە ماڵ و مناڵی یە خەریکی ئەوەیە بەڵام ئەگەر ڕەمەضان وەک مامۆسایەک وەکو مڕەبیەک کاری لەسەر کردی ڕۆژوەکەت بەس خۆگرتنەوە نەبوو لە خواردن و خواردنەوە بەڵکو هات پەروەردەی کرد و باڵات کرد بۆ ئاستێک ئیتر هەستی چاودێری لە ژیان تا دروست بوو ئیتر لە هەرکوێبی وەکو باران وای نەفعە برپرسەکەی خیانەت لە ماڵی خەڵک ناکەی گەنجێکی خیانەت لە ناموسی خەڵک ناکەی پیاوی زڵم لە ژنەکەت ناکەی ژن زڵم لە پیاوەکەیەکە ئەگەر مەسی چاودێریە دروست بێ زڵم لە ماڵی پیاوەکەیەکە زڵم ئەکا لە کەم تەرخەمی پەروەردەی مناڵەکانی کە جاری وایە مناڵەکەی لەوانەیە بە 2 سەعات بە 3 سەعات خۆی لە ژوورەوە خەریکی مۆبایلە و ئەویش لە کۆڵانە خەریکی زاهزکردنی خەڵک. ماوەسەکیان خۆی گەورە پادار شەباتەوە ئێمە بردە ناو قوڵایی مەبەستە زۆر گرنگەکانی مانگی ڕەمەزان ینی جەنابە باسی ئەوەت کرد کە ئامادەسازیەکی باش هەیە لەلایەن خۆی گەورەوە کۆت و بەندی شەیطانەکان نەکرێت نەفس ڕام بکرێت دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە دەرگای دۆزەخ داخرێت نەوعێک لە ئیستیعدادی بەشەر خۆی گەورە بۆی دروستەکا بۆ عەبدەکانی تا وردە وردە سەرکەون تا بگەنە پلەی نەفسی مطمئنە ینی خوا ئامادەیان نەکات ئیستیعدادیان بۆ دروستەکە لە شەوەکانی قەدرا محاولە بکەن بگەنە نەفسی مطمئنە کە گەیشتنە ئەوێ ئیتر نەکەن دابەزن دوای مانگی ڕەمەزان چۆن ئێمە پارێزگاری لەمە بکەین چۆن مەدەدی خواییمان بۆ بێت مەدەدی خوایی هەموو کاتێ حازرەیە مەدەدی خوایە بێ زەمینەی بۆ ساز بکرێ. پرسیارێکی زۆر بەجێ و جوانە چۆن ئەم جەوە ڕۆحیە ئیمانیە کە لە ڕەمەضانە هەیە هەمومان هەستی پێیەکەین بیپارێزین ئێستا چی کۆمەڵگای خۆمان کرد ئەوەی فەرمێ بانگێژێ بانکە یا باغیە شەڕی ئەقسیر ئاسەواریە بینی یا نایبینی ئەڵڵاهو ئەکبەر یعنی ئاسەواری دیارە ڕاست یعنی سبحان الله ئەو کەسەیش کە کەسێکی شەڕیرە حتا ڕۆژوو ناگرێ لە بازاڕە ئەم ساڵ بە تایبەتی ئەستم پێکردووە کەمترین شت بە بەرچاوی خەڵکەوە ئەخورێ لەوانەیە شارێ بۆ شارێکیش فەرقا بێ یا باغیە شەڕی ئەقسیر ئەم هەموو زەمینە وەکو وتم زەمینەکە بۆ ئەوەی تر عوزر نەمێنێ هەمووی ئەوەیە تۆ دروست کابیتە پلەیەکی بەرز تۆ 11 مانگی گەورە لە بەردەستە ئەمە جارێ بەستەنا ئەخذە لە ڕەمەضانە تەدریب بکەیت و وەری ئەگری ئەنجا دوای ئەوە ئیتر 11 مانگ لە بەردەستە ساحەیەکی گەورەیە ئاسەواری ئەمە چۆن پێوە دیارە. یەک هیچ ئینسانێ ناتوانێت لەو مەیدانە کە ئەم زەمەنە زەمەنی فیتنەیە بەبێ عیبادەتی تون و تۆڵی پەنهانی ڕزگاری بێ. حەبوو ئەو شتانی کە خەڵک ئەیبینێ لە پشتی ئەمەوە شتێکی هەبێ لە عینەن شت خەڵک نەیبینی. ئەگەر خێر و سەدەقەت هەیە بە ئاشکراوێ پەنهانیش و هەبێ کەس نەزانێ خێزانت نەزانێ. ئەگەر نوێژت هەیە لە جمع و جەماعەت و مزگەوتە هەمووی ئەبینێت و ئەهلی جمع و جەماعەتی ئەبێ لە شەوە تاریکە کەس دیار نەبێ حتا خێزانەکەیش بە شێوەیە هەڵبسایش خەبەری نەبێتەوە تۆ جارێ ئیشەکەی خۆتەوە دوایە بەشێکیش لە شەوش بێڵە بۆ ئیش خەباتکەرەوە ئەبێ کاتێکت هەبێ لە مزگەوت دەست بەرز کردەوە دوعا ئەکەی ئەبێ کاتێکی زۆر تایبەتت نهێنی دەبێ بۆ دوعا ئەمە مناجاتێکی زۆر تایبەت لە دڵەوە ئەو فرمێسکە لەوێاتێ تامی هەموو دنیاێنێ تەقویەکت ئەکا بەرگە ئەگری ئەو کاتە دڵێکت بۆ دروستە بێ ئیتر بە هەموو جۆرێک لە شاکەیتر تۆ چێژ وەرەگری لەزەت وەرەگری ئەمە زۆر مهمە. ڕەمەضان ئەو چێژەی داوەسە هەمومان لەزەت ئەو نوێژە عیشایی کە وەکو نوێژە عیشای پێش ڕەمەضان وایە ئەو هەستە دروست بووە. خاڵی دووەم لە پاڵ ئەمە
ببێ تیکەی حەڵاڵ زەحمەتە برایان حەزەکەم هەموو ڕۆژوانێ ئەمە بگا نانی حەڵاڵ زۆر کاریگەری لەسەر ئیسلاحی ئینسانەیە زۆر کاریگەری هەیە والله ئەمە گەڕمە و لە کولێ بووین لە کەرکووک فەرعێکی کولەی ئیمام عەزەم هاتبوو ئەوانەی کە لەگەڵ منە خوێندوویانە ئەگەر ئەم باسی من ئەبیستنەوە دڵنیابوون هەمویان چونکە بەشێکی زۆریان حزوریانە بۆ ڕۆژە هەفتەی جارێک ئەمیدی کولیە و مامۆسایان لە قاعەیەکی گەورە هەموو قوتابیەکان کۆبوون و قسەیان بۆ قوتابیەکانە کرد مامۆسایەکی بەڕێزمان هەبوو وتی زۆر هەوڵمان ئەدا محاولاتێکی زۆر زۆرمان ئەکرد کە فەرعێکی ئەم کولەی ئیمام عەزەم مبارەکە بینە کەرکووک بۆی مسلمانانێکی زۆر لەم دەوروبەرەیش تووشی عەزیەت نەبن ناحیەی ئەمنی ئەوانەیش هەبوو سوودمەند بن بەڵام عەرقەلە دروستە بوو نەئەکرا پیاوێک گوتی لە مزگەوتەکەمانە هەیە لە ماڵی برای خۆیشی شت ناخوا ئەوەندە وارعە ئەوەندە پارێزەکە تەنانەت پارێز لە ئاو خواردن ئەکا لە شوێنانە سەرچاوی ئەمە ئاوە لەکوێ ئەوەندە پیاوێکی دیندار و خواناسە وتی تر تەواو ئێمە وەکو مامۆستا بێ ئومێد بووین جوابێک کرا بووین کە ئیشەکە ناکرێ تی دوای نوێژی بەیانی سەیرێکی منی کرد و پێکەنی وتی منیش شومە خزمەتی دوایی مامە فڵان کەس ئەوە خێر بوو وتی وەڵا پرسیارێکەمەوە چیتان کرد بۆ خوێندنی فەقیەکان وتی ترەوە نەی لێ زانی وەڵا قوربان گیان بەداخەوە ئاواتە کە ئاواتی زۆرێکمان بوو و ئەهلی عیلم هەمووی حەزی ئەکرد نەهاتە دی ناکرێ تی چۆن ناکرێ تم ناکرێ وتی ئەکرێ وتم آخر ئەی تۆ چۆن ئەزانی وتی خۆشەویست ئەم شەو پێی وتم صلى الله عليه وسلم تی والله العظیم ئەو پیاوە سوێندی خوارد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە خەوم لە ماڵ بردمی وتی دەستی گرتم تی وەرە وتی دەستی گرتم لە ماڵ دەڕی منام هێنامێ ئێرە وتی لەیرە کولەی فەرعێکی کولەی ئیمام عەزەم لێرە ئەکرێتەوە ئەبێتە نور خەڵکێکی زۆر دێنە ئەم کولێ هەر یەکەیان ئەبنە چرایەک لە منتیقەی خۆیان باوەڕکن زۆرێ لەو برایانە کە لەو ساڵانە بەیەکەوە بووین لە بەرنامە جوانەکان ئایان بیرم هەمویان لە منتیقەی خۆیان ئاوادان کردەوە ماڵی حەڵاڵ سێ هاوڕێی چاک مەجالیسی خەیر تۆ چ زەرێکت ئەم ڕەمەضانە گەرم و گوڕبی لە تەراویح و جەماعەتە ئەی حەیف نییە لەم چاکە و لەم قازان جەوازەیەنی بەس بوازێنی ئەبێ دەست بە هاوڕێی چاکەوە بێ ئەمڕۆ بە خەڵکی چاکەوە مەجالیسی چاکەوە بێ خۆت پێویستە مناڵەکانت پێویستیانە خێزانت پێویستیەتی والله العظیم ئەم زەمەنە زەمانێکە ئەبێ بچی خۆت مەمنون بی والله حەیفە باو باپیری ئێمە وەکو پێویست خوێنەواریان نەبوو ئەچوونە لای مامۆسای مزگەوتان و مامۆساگیان ئەمە کوڕەکەمە بە شەرتێک مامۆساکە لەوانەیە وەکو پێویستیش خەمی نەخواردە بێ بەس بۆ ئەی فێری نوێژی بکە و چەند ئاەتێکی قورئانی فێرکە بارەداری بۆ ئێنا خزمەتی ئەکرد ئێستا زۆربەی مامۆسایان نە خزمەت وەرئەگرن و بەڵکو خۆیان خزمەت ئەکەن تۆ ئێستا ئەمانەکەی کەی ئەیکەی ئەم ناڵت نەدەیتە ئەم مەجلیسی خەیرە بەیانی کافتریاکە ئەیبا باین نێرگەلەخانە ئەیبا بۆیە ئەم سێشتە بە قەناعەتی من بە تەجروبە و ئەزمموی ئەو پیاوە بە ڕێز و گەورانە بۆی ئینسان موفق بێ بۆی ئینسان سەرکەوتوو بێ پێویستی بە هەرسیانە باش مامۆستاگیان کەمێکی دیکە بچین لای ئاەتە بیرۆزەکانی قورئانی پیرۆز ئەگەرامکیان پێمان خۆشە دووبارە بەڵام بە کورتی ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل إن تخفوا ما في صدوركم أو تبدوه يعلمه الله ويعلم ما في السماوات وما في الأرض والله على كل شيء قدير يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا
وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه والله رؤوف بالعباد قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين ذرية بعضها من بعض والله سميع عليم إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم صدق الله العظيم. هەوسەیان لە پێشەکی ئاماژت بە مسلمانانی غەزە کرد لە زۆری لە وتارەکانیشتا هەر ئەمیشۆ بەردەوام ئاماژەیەکی پێەکەی مسلمانانی خۆمان تا چەند گرنگە دوو شت لە بەرچاو بگرن یەک ئەو پندوانانەوە لەوان وەربگرن ئەو خۆڕاگیر لەوان وەربگرن کە ئەیان بینین بە بەرچاوی خۆمان و بەم مانگی پیرۆزی ڕەمەزانە هیچ شتێک نییە بیخۆن من ڤیدیۆیەکم بینی لە نێو خۆڵە ئەگەڕا بە شوێن برنج و ئەوەیە کە کۆی کاتەوە بەڕاستی یان ئەوەی لەگەڵ هەمووشی گرنگتر ئێمە لەم کوردستانە لەم وڵاتی خۆمانە خۆی باڵادەست ئەم هەموو ناز و نیعمەتەی پێیاوین ینی تا چەند گرنگە بیر بکەینەوە کە قەدری ئەم ناز و نیعمەتە بگرین ینی سوپاسگوزاری خۆی باڵادەست بین کە ئەم نیعمەتەی بێمە بەخشیوە. بەڕاستی من لە پۆستێکیشا ئەمە وتووەڵێم گەورەترین تاقیکردنەوە لەم سەردەما لەسەر مسلمانانی غەزەن و جوانترین نمونە بۆ دینداری و بۆی ئینسان بە حەقیقەت سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەسحاب و یاران بە شێوەیەک چۆن تۆ شتێک لە دەقێکەوە ئەیکەی بە شتێکی بیندراو بیبینی بەڕاستی ئەویش هەر مسلمانانی غەزەن هەمومان ئێمە سیرەمان خوێندۆتەوە و زۆر جاریش لەبەری ئەکەین دەقەکان بەڵام ئەوان تەطبیقیان کرد ئەوەی کە ئیسا لەسەر مسلمانانی غەزەیە بەڕاستی هەمومان بە پەنهانی ئەبێت دوعایەکمان هەبێ بە خۆمان خوایە تۆ شاهید بە لە دڵەوە لەگەڵ یانای تۆ شاهید بە هەرچیمان پێکراوە بەلایەکێکیش بێ بۆ پۆستێک کە خزمەت بووە بە ئەوان کە دیفاعێک بووە لە ئەوان ئەمە بکەینە حجەیەک بۆی خوای گەورە لێمان ببورێ نەوەکو هێمە بتوانین شتێ بکەین توانی بێتمان و نەمان کردە بێ ئەمە زۆر قورسە
ئێمە توانی بێتمان لای کەمی دوعایە بکەین بۆ مسلمانان و برایانمان بەڵام تەنگ نەمان کردبێ زۆر حیفە ئینسانێکی مسلمان لە مانگی ڕەمەضانە لە ئیفتاری بەسرا تێپەڕی بێ و لە ناو دوعاکانیان مسلمانانی غەزەی لەبیر چوو بێ یا مسلمانانی غەزەی لە بیری خۆی بردبێتەوە فەرامۆشی کردبێ و ئەوە لە ئەوان ئەیبینی لە سەبر لە قەناعەت لە ئارامی باوەڕکە وێنەیە کە بەس سەحابە توانیویانە وەکو خۆی تەطبیقیکەن کە کابرا خوشکێکی بەڕێز ئای دایکێک ئەوەندە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و تەصحیح و پەروەردەوە پێگەیشت بێ جەنازەی کوڕە گەنجە جوانەکانی ئەبیرە لە حەسبونا الله ونعم الوەکیل منداڵێک کە لای ئێمە ئەو جۆرە منداڵانە هێشتێ وەکو پێویست یاریش نازانن بەڵام کە دەست ئەکا بە قسەکردن ئامۆژگاری سەدان خەتیبیە وەکو منەکە بەعەمەلی زۆر حەقیقەتی هەموو مسلمانان یەک ئەوانیان لەبیر بێ و دوعایان بۆ بکەن دوو و ئەوان بکەنە سەرچاوەیەک بۆ پەروەردەی خۆیان و لە ئەوانەوە فێر بین بیر و باوەڕ یعنی چی لە ئەوانەوە فێر بین سەبر یعنی چی لە ئەوانەوە فێر بین قەناعەت یعنی چی و لەوێ شۆسێریکی بکەین ئێمە لە چ ناز و نیعمەتێکی ئەمن و ئەمانین ئەوەش فەزڵی ئەڵڵایە یعنی ئەو فەزڵی ئەڵڵایە ئێمە ساڵانێکی زۆرە دەوروبەری ئێمە هەمووی ئاگرە ئێمە ئەبەس کوردستان چی زیاترە لە مووسڵ چی زیاترە لەوەی لە سووریا ڕوویدا لەوەی کە ئیسا لە غەزە ڕوئەدا فەزڵی ئەڵڵایە کە ئێمەی پاراستووە بۆ بێ قەدری ئەم نیعمەتە بدەن من بۆ برایانە کە بەیەکواتین لەسەر نیعمەت کە زۆر جار ئەم ئینسانە هەست بەو نیعمەتە ناکە کە هەیەتی یەک نمونە هێنمەوە نمونەیش ئینشاءڵڵا دڵنیام دوایە سوودی زۆرە بێ بۆ مسلمانان برایەکی بەڕێز هەیە لە کەلار ناو مەطلوب نییە من قسەکە ئەگەڕمەوە بەس سەری ئیشەکە واتە بەس سەری ئەجوڵێ کۆمەڵی برای بەڕێز لە ساڵی هەشتاکانەوە وایە ئەم برایە پیاوێکی بەتوانایشە لە ڕووی زانستیوە کۆمەڵی برا ڕۆشت بوون بۆ لای سەردانیان کرد بۆ زیارەتی پێیان وتو بۆ قوربان ئامۆژگارێکمان بکە ئەویش فەرموو بووی پرسیارێکتان لێ ئەەکەم ئەگەر ئێوە شوێنێکی لاشەتان بخورێ شوێنێکی لاشە لوتان ئەخورێ ئەم گوپەتان ئەخورێ چی ئەەکەن تیاڵا قوربانیان ئەیخورێنین فەرمی بەچی ئەیخورێن هەڵا بەدەستمان ئەمەلیەکە هیچ پێچێ تی دێ من ناتوانم ئەوە بکەم وتبووی ئەم شەو من کاتێ شوێنێکم ئەخورێ خێزانم یام ناڵەکانە بێ بانکم بۆم بخورێنن هەم شەوان هەمویان خەوتە بوون ئێرەم ئەخوریا خویانێک تەواو ئیزعاجی کردبوو بەڵام دڵم نەهات مناڵەکان بەخەبەرکەوە ئێستا ئێوە ئەزان لە چ نیعمەتێکان بەس نیعمەت بەس ئەوە بەس ئەو نیعمەتە کە بەسە بۆ ئەوەی کە تۆ هەزاران جار سوش دەبریت و شکری ئەڵڵا بکەی هەر گەنجێکی بەڕێز کە ئیسا لەداتووە یان ئێستا کە گوێی لە ئێمەیە سبەینێک کە ئەگەڕێیتەوە بە لای پەروەردگار ئەیش گەڕێیتەوە ئەلەیسە الصبح بقەریب گەنجم لەگەڵا بۆمە زۆر باسم کردووە قەبری هەڵەکەند دوای ئەوە کە قەبرەکە تەواو بوو بلۆکێکی دانا بۆم خەڵکی منطقەی خۆمە لەسەر ئەو بلۆکە مەوعیزە و ئامۆژگاریەکەم کرد سەعات حدودی نزیکی بەرەو 12 بوو 12 شەو شەوی داهاتوو ئەم گەنجە وەکو پاڵاوان وابوو سەعات 11 خۆیمان ناشت تزود من التقوى فإنك لا تدري إذا جن ليل هل تعيش إلى الفجر فلبك بو تقوى فلبك بو خواناسين قدري أو نعمة بزانة كنعمة جيانة كنعمة صحة كنعمة أمانة شكتو نازاني أجر أم شوداهات أمنيتها بياني فكم من فتى أمسى وأصبح ضاحكا چەند کەس بینیش بەیانی ئێوارە خەریکی پێکەنین و لەهو لەعبە و بێئاگایە وقد نسیجت ئەکفانه ولا يدري ئەسڵەن کەفنەکەی بۆ دووراوە بەڵام ئەو نازانێ فرسەیە لەبەرەوە حەقی خۆیەتی شکری خوای گەورە بکەین لەسەر نیعمەتەکانمان و شکریش هەر ئەوە نییە بە زوبان بێ ئەوە بەشێکی کەمێتی بەڵکو ئەبێ بەکردەوە بیسلمێنین ئێمە بەندەی ئەڵڵای شتێکی کۆماوەستە وەڵام ماشەڵڵا ماوەسا ئەم بابەتانە بەڕاستی ماوەسایمە زۆر پێویستمانە نەک بۆ ڕەمەزان
دائما أم تذكير إيمانيانا أم تزكية أم حالة بهر شتێک ناوێ بێ عرفانە تەسەووفە تەسکیە هەموویەتی بەڕاستی ئەمە ڕۆژانە شەوانە ڕۆژانە پێویستمانە چکە لە زەمەنی مادیاتین لە زەمانێکین کە ڕۆحانیات و ئیمانیات زۆر دابەزیوە زۆر جاربیانوە هێنینەوە بۆی کە بۆ ئێمە ڕۆحانی نین بیان و ناهێنینەوە بۆی بۆچی ڕۆحانی نین ینی بۆچی ئێمە بەڕاستی سەلەفی ساڵە جاریوە ڕوتنایە سەیری وەرعیانەکەی سەیری تەقوایانەکەی لە الشيخ شعراني ولا مصر هتاكو شيخ شعراوي سيري بكا بهزاران ومليونها دوستي خويتي ابو بلام يما براسي زور جار بري وانا ناروين ريكان ونكين دنيا وما ليكا ناز نعمتك كان دنيا وما ليكا براسي لباتي شكري خواب كين سركشبين عصيانا ما نقدر يما شي يمكن ما وصل كوتايا ك اوا سيدي سلفي صالح بكين او روي سلفي صالح ببينين كثير تقوى بين طبعا يعني يكون مسلمان هر بشر تبعي وايا بيستي بقدوية كي سروشتي بشر وايا إلا أبي أشتيك هبي تشاوي ليبكا القرآن بويا فرمي ولقد كان لكم في رسول الله أسوة حسنة بيغمبري خوا باشترين تعنا فرمي قدويش أسوة حمو جانب كان يجيان جانبي روح جانبي حتى ماديات وتنظيمي تعاملي تولى قل دنياي مادو جوڵەی ژیان و پەیوەندی کۆمەڵایەتی و خێزان و ئوسرە و تعامل لەگەڵ هاوڕێ و بڕە و تعامل لە ناسکانی پیامبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئەسحابە هەر بەس ئەوە خۆی دەیان دکتۆرای بێ لەسەر بێنی وەلە واری تەسکیە و ڕۆحیە پێغەمبەری خوا صلی لەو جانبی مەیدان و جیادا خۆی لە پێشوەیە و زامار ئەبێ و خوێنی لێ ئەچۆڕێ بەڵام دێتەوە قاچەکانی ئەوساوە و خەریکی عیبادەت و بەندایەتیە بەخوای گەورە دەسەکانی بەرز کردێتەوە و خەریکی پاڕانەوەیە لحر كاتك على مجلسة بدنج بدنج أستغفر الله وأتوب إليك جانب الروحي وتزكية كي بقوات أكرد ودواي أو بيغمري خاصهم أصحاب ياران تابعين سلفي صالح وبياو شاكان أو جانبه حمو أو زاناني كتوبة سكرت لو سردماك ازدهاري عن كردوه خلق شوة ناو دنياي ماديات ومادة قراء وردو ودزال ووسر إنسانا قيموا بها جوانا كان الروح أو لا أنا روحي وتزكية أو أنا وردو لاواز بوا يكسر شوراسوار يكاتوة ميدان بيشتر خوي قالب ولو وراء نكر وكي مقصب كان هاتوا بعملي بكرداري جاري كتير مسلماناني بخوش يناوتوا جاري كتير مسجود قرم وقربوتوا جاري كتير تكيو فنازان مخانقة ومالكان ومجالس كان هموي جاري كتير بوبا سوا قرم بوتوا حتى لنا خليفة كان الله سبحان الله الخليفة يزور قالوا بماديات أو خلقش خليجي وابوه كخليفة سبحان الله كتابي بردمي أو زاهدان أبوه وقرنجي دا أبو بابي زهدا مجالس وشونا كان ويبوت زهر سبحان الله عمرك العبد العزيز وعمرك العبد العزيز رحمة خالي بارك الله لبنوا بيويست معنا ببردوام أو بيرشنجل برشاو معنا بيه وبشين سيرتي عم بخوين نو جياني عم بخوين نو تا أو زهدو ورعل لي فير بين بلام علي راح زكام قصير وكم كوتاي بينر وبيسري خوشويست ليتيك نشي أم قصاني ما بو طلاق داني دنيا بو أوي لميداني دنيا ما حركة معنا بجنا بلكو همو أو زانا قورانا بياي وكو صلاح الدين أيوبي كيجك لزاهد كان يجك لوارع كان بلام لهمان كاتا لميداني جهاد ولميداني حكم ولميداني دروس بونوي أمته وفتح أبيني تشجلسي كي دياره باش زور سپاس دەکەین مامۆستاگیان خۆی گەورە پاداش باتەوە ئینشاءالله مامۆستا عەباس ساڵح زانایانی یەخوا بەخێر بێ دەست خۆش بە مامۆستاگیان خۆی گەورە پاداش باتەوە بەرجەسەکەمان بە چەند ئاەتی لە قورئانی پیرۆز کۆتایی پێبێنین مامۆستاگیان خزمەت حەزەکەم بەسەر قورئان خوێندنەکەی مامۆستارم یەک کەلیمەی کورد بڵێم قورئانەکەیش ئینشاءالله کورد دەبێت مامۆستا ئاەتەکان زۆر بە تەئەمموڵی خوێنێتەوە سوبحان الله هەر تەئەممولی بۆ دروست کردین من دیقەتم ما ئاەتی یەکەم کە خوێندیەوە باسی باراني كر سبحان الله باران باري لسوا وأنزلنا عليكم من الماء وأنزلنا من السماء ماء زور جوان يعني لقلا تأملي ودروس كردي قراءتك تأمل جاي إن شاء الله شو آتيه كرت أو تأمل إن شاء الله دروس كلا خدمتك بإذن الله إن شاء الله فرموا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والنجم إذا هوى
وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد القوى ذو مرة فاستوى وهو بالأفق الأعلى ثم دنا فتدلى فكان قاب قوسين أو أدنى فأوحى إلى عبده ما ما كذب الفؤاد ما رأى أفتمارونه على ما يرى ولقد رآه نزلة أخرى عند سدرة عندها جنة المأوى صدق الله العظيم. بەڵازان و خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان. بەڵازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سی گەوهەر بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و لەگەڵشیدا کۆمپانیای دۆلفینسی. کاک شێخ نەچوونە لای شێف نەریمان بزانین ئەمڕۆ چی بۆ ئامادە کردوین. فەرموو کاک هاوڕێم زانی ئەم ئێوارەیە چی دروستەکە ئینشاڵڵا. ئەم ئێوارەیە ینی بەڕاستی بەس ئەگەم کۆمانەوە بەخێر بن سەر چاو بەخێر بن سەر چاو شێشەمان ناوێ چی دروستەکە ئینشاڵڵا. ئەمڕۆ مریشێکمانەیە بەکاری بەڵێ زائدن مریشێکیشمان هەیە بە سورۆکردن بە سۆسێکی تایبەت سوبێکی جێزەرمان هەیە بە مریشک و شاریە لەگەڵ شلێکی سپێناخە برنجێکی خۆڵیشمان لێناوە بە برنجی دۆلفینسی شتێکی زۆر تایبەت و ناوازەیە. زۆر باشە. ئەمانەتە چیە شێف؟ ئەمە مریشک بەکاری زۆر خانمان هەیە مەسەرەن ئێوە نازانم شێوازە دروستیگات بە هیوام بەم شێوازە دروستکەن تامێکی زۆر تایبەت. ئەمە پەتاتی تایە لەگەڵ پیازە لەگەڵ کاریە لەگەڵ کاریە بەو شێوازە ینی ئەم زۆر کەسێ نازانێت سا ئیواڵە کاری چۆنە چۆن مریشکی کاری چۆن کردوتە چۆن دروست ئەمە پێشەکی سوورێکێتەوە مریشکەکە کاک شێخ کە مریشکەکە و سوور کردەوە لەگەڵ پیازەکە کە جوان سوور بەوە ئەنی ئەو کاری بەسەراکەیت کارێکە بەسەر لە کارێکە لەگەڵ جوان سوور بێتەوە بۆ ئەو تاماوی کاری بگرێت کە ئەوی گێت تۆزە ڕۆزماری پێیاکەیت ڕۆزماری لەگەڵە لەگەڵ تۆزە بیبەری سوورە پاپریکا ئەوەی بەسەراکەیت و دوای ئاوی تێکەیت و بەم شێوازە دەرەچێت لەگەڵ پەتاتە و پیازەکە بەم شێوازە دەرەچێت تەمان تووری شەبێت. بەڵێ بڵێ شێف نەریمان ئەو مریشکە بە تەمای چی؟ ئەم مریشکە بە تەمای بەم سۆسە دروستیگەین. بەڵێ سۆسە خۆ چۆن دروستە کردووە؟ ئەم سۆسە دۆشاوی تەماتەیە بەڵێ باربیکیوە باربیکیو سویا سۆسە زەعتەرە هەروە بێتەوە زیرەیە ئەم شتانی تایە. ئەتوانی لەو ناوانە بڵیت ئەو یەکەمیان چی بوو؟ پاپریکا سویا سۆس سویا سۆس و نادانێکی وت بیدایە باربیکیو
باربیکۆ چییە؟ باربیکۆ سۆسەویش سۆسێکە بۆ گۆشتە بێ و بۆ مریشکی شەبێت ئەمە زۆر لە زۆر لە مەڵەمەکانەوە چ خوارد بێتان باڵی باربیکو باڵ هەیە باربیکو شێف سۆسی ئازان بە سیر دروستەکرێ ئەو سۆسێ سۆر پیاڵەن تومیە ئەو بە عەربی ئەو چۆنی بۆ مریشکە بێ بۆ مریشکی شەبێ بەڵێ بۆ مریشکە سوورە هینە نام سوورۆکراوە نابێت سامە ئەمە سۆسێکی مزرێوێت سۆسێکی مزرێ دەبێت مزر بێت وەسێت بەچی مزرێکی بە ئاوی لیمۆ لیمۆ بەڵێ بەس لیمۆن دۆزی بەکاردانی یان بەڕاستی ئەمە ئێستا ئەیکەیتەوە ئەو دوای بۆ فڕنە بێ ئەیکەمە ناو سوورێکەکەم و لێرە ئەیکەمە ناو ئەوت لەوە هەڵێکیشم بۆ ئەیکەمە سوورێکەکەم و دایانە زۆر شتێکی نازار و جوان دەرچێ و کاتە ببینم چۆنە خۆش ئەی زەڵاتەکەمان چۆنە زەڵاتەکەمان زەڵاتێکی فەڕەنسیم دروست کردووە ئەوی ئەو سەر خۆی دیارە فەڕەنسی بەڵێ زەڵاتی فەڕەنسیمان دروست کردووە هەر بەس ئەداوات توشتەکە بڵێن کەلەرمە کاهووە کەلەرمی سوور و سپیە تەماتەیە لەگەڵ لیمۆیە بەس ئاوی لیمۆشی بۆ ئیزافاکەیت و بەڵێ ئەمەش ڕازانەوەیکی میوەیە کردومە ئەوش خورماکە خورماکە هەروەکو خۆی وایە ئەمڕۆ جاست پێناخیشم ئامادە کردووە پێناخیشە شێف نەریمان تۆ کاکشێخ هەموو ئەم ڕەمەزانە و ئێوارەی لێرەنەوە لە ماڵەوە تووڕە نابن کاکشێخ دوو ئێوارەیە ڕۆتەوە وەڵا ئەمڕۆشە ڕۆمەوە ئەمڕۆشە ڕۆیتەوە وەڵایەتی بڕۆمە باشە بڕوان ناکەم کاکشێخ تا ڕازانەوەکە نەبین ڕازانەوەکە بینی بڕوان ناکەم ڕۆیتەوە ڕۆمە ئینشاڵڵا خۆ لەشتان ساوێ دێنە وڵاتی شەڵا خێر بێن سەرچاو بابەتە تەندروستیەکەمان ئینشاءڵڵا باسکەین کە زۆر گرنگە بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی بەردی گورچیلەیان هەیەەوە و کەسانەشی کە هەر نەخۆشێکی دیکەیان هەیە و گرنگترین ڕێنمایەکان باسەکەین ئینشاءڵڵا لەم تەورێماندا بۆ ئەو کەسانە و بە تایبەتی تر هەموو ئەو بابەتانی کە پێیوەستن بە نەخۆشیەکانی گورچیلێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز ناوەکەی دکتۆر ڕێباز ئیبراهیم دکتۆر ڕێباز ئیبراهیم پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میز و میزۆڕۆ نۆزۆکی پیاوان کاک دکتۆرجان ئەگەر لە خزمەت عليكم السلام. عليك السلام كاك خير بيا اخو خير بيا صرت شامان فرمو خير بيا اخو صرت شامان فرمو كاك شيخ فرمو بخير بيا اخو صرت شامان ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەر ئێوارێک بابەتێک یان بەشێکی جەستە کە پێوەست بێ بە ڕۆژوو بە ڕەمەزان و باسێکین گورچیلەش پێما بێت بابەتێکی بەشێکی گرنگی جەستەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە پێویستە گرنگی بێ بۆ پێیکە ئاو ناخوێنەوە کاک شێخ تاوەکو ئێوارە گرنگترین ڕێنمایەکان چییە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئینشاءڵڵا؟ سەرەتا بەناوی خۆی گەورە ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ تاعاتی هەموو لایەک ئینشاءڵڵا قوبوڵ بێ دەستان خۆش بێ بۆ بەرنامەکە ڕێنمایەکان بە گشتی ئاو خواردنەوەی زۆر پێویستە بە جۆرێک کە 2 بۆ 3 لیتر ئاوە دێ بخورێتەوە لە بەربانکردنەوە هەتاکو پارشێ و ئاوەش ئەگەر کەمێک گوشتراوی لیمۆی تیا بێ زۆر باشە لە بەرەوەی لیمۆ مادەی شتیایە کە پێوترە ستریت ئەم مادەیە ڕێگرێ لە دروستبوونی بەردی گورچیلە. ڕێنمای دووەمان بریتە لە تەنزیمکردنی خواردنەکان ڕێخستنی خواردنەکان بە جۆرێک کە دوورکەوینەوە لە بەکارهێنانی سوێری و شیرینەکە. ڕێنمای سێمان ئەوەیە کە وازهێنان لە جگەرە دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان و وزەبەخشەکان و دەرمانەکان بە تایبەتی دەرمانی ئازاشکن. ئەو خواردنەوە گازیانە خواردنەوە وزەبەخشەکان بڕێکی زۆر کافاینیان تەیە ئەم مادەی کافاینە مودەڕێرە میزێکی زۆرت پێەکە ئاوێکی زۆر لە لەش دەچێتە دەرەوە. ئێمە لە ڕەمەزانە خۆمان لەسمان وشکە بێتەوە گورچیلەکانمان وشکە بێتەوە چونە دەرەوەی و ئاوە زۆرش ئەبێتەوەی زیاتر وشک بوونەوەی گورچیلەکە. هەروەها ڕێنمایش ترمان بۆ ئەوانەیە کە بەرزی پەستانی خوێنیان هەیە لەگەڵ نەخۆشی شەکرە. ئەم نەخۆشانە پێویستە لە مانگی ڕەمەزانە زیاتر ڕێنمایەکان جێبەجێ بکەین. لە گرنگترین ڕێنمایەکان سەردانکردنی دکتۆرەکانیانە وتابعیان بکەن بە بەردەوامی پابەند و بەکارهێنانی دەرمانەکانەوە بە جۆرێک بەیان ڕێبخەن کە لەگەڵ کاتی ڕۆژۆکەیانە بگونجێ. هەروەها پارێزی خۆراکان کەن بە تایبەتی چەوریەکان سوێریەکان و شیرینەکان. و ڕێنمای کۆتاییمان هەرچەنە ئێستا فەسڵەکە هێشتا گەرم نییە کەش و هەوا باشە بەڵام دوورکەوتنەوە لە شوێنی گەرم و تیشکی خۆر زۆر زەرورە ئەویژە بێتەوەی عارەقکردنەوەیکی زۆر کە بڕێکی زۆر لە ئاوە چێتە دەرەوەی لەش کە ئەویش ئەبێتەوەی دیسان و شکبوونەوەی گورچیلەکە. تەمان کاک دانیار کاکتۆر باسی مەسەرێکی زۆر گرنگمان بووە کە ئەویشەوەی کە ئێمە
زۆر جاروازەین هەر مێشک و دڵ زۆر گرنگە لە ئینسانە بە هەنی گورچی لە هیچی کەم نییە لە دڵ کە وەختێک خۆنەخواستان گورچی لە بۆستەی تر ژیانی و ئینساناکەوێتە مەترسی و ها گرنگی گورچی لە بۆ جەستەی مرۆڤ چییە کاتۆر؟ گورچیلەکان دامی هەستیار و گرنگن بەشێکی زۆری خوێن ڕۆژانە پاڵێورێ لەلایەن گورچیلەکانەوە بۆی لە گرنگی گورچیلەکان تێبگەین پێویستە بزانین ئیشە گرنگەکانی گورچی لە چیە یەکەم ئیش و گرنگترین ئیشی گورچیلەکان بریتێ لە پاکردنەوەی لەش لە ژەهر و مادە زیان بەخشەکان و ڕاگررتنی هاوسەنجی ئاو خوێیەکان و کاری دووەمی بریتێ لە بەشداریکردن لە دروستکردنی خوێن هەروەها بەرپرسیار لە تەندروستی ئێسکەکان لە ڕێگەی چالاکردنی ڤایتامین دیەوە هەروەها بەرپرسیارە لە کۆنتترۆلکردنی پستانی خوێن لە ڕێگەی کۆمەڵێک هۆرمۆنی تایبەتیوە لەبەرەوە گورچیلەکان زۆر گرنگن بە سزبوونیان لە کارکەوتنیان ئەبێتەوەی لە کارکەوتنی کۆمەڵی لە ئەندامەکانی تر کاتور ئێمە چۆن بزانین کە ئەم گورچیلانە باشن تەندروستن ینی چه فەحسێکەیە ئا ئینسان خۆیتوانێ ینی تێبینیەوە بکات کۆمەڵێک شتی سادە هەن گرنگترین شتیان ڕەنگی میزە ئەو کەسانی کە ئاوێکی زۆرە خۆنەوە ڕەنگی میزەکان کاڵە یان ڕەنگیشی ڕوونی هەیە ئەمە تا ڕادەیەک پێتەڵێکە گورچیلەکان تەندروستن هەروەها نەبوونی هەوکردن نەبوونی بەردی گورچیلەش تا ڕادەیەک ئەمەش سەلامەتی گورچیلەکان دەرەخات بۆ پشکنینی شمانەیە توانێت ڕێژەی ئیشکردنی گورچیلەکان دیاری بکەی کە لە ڕێگەی پشکنینی خوێنەوە بە پێوترێ دیاریکردنی ڕێژەی یوریا و کراتین ئەگەر ئەو ڕێژێ ئاسایی بێت ئەوە تا ڕادەیەک پێمانەڵێکە گورچیلەکان بە مەزبوطی شەکەن بۆ تا ڕادەیەک تەندروستی زۆر باشە بەشێکی زۆر لەو پزیشکانی بابەتی هەرس و جگەروانە میشاماژە بۆ دەگەن کە مائیدە و هەرس سراحەتەکە لە ڕەمەزاندا بۆ گورچیلە چۆنی و کەسانی کە بە ڕۆژوو ئەبن هیچ سوودێکی بێت بەگشتی بازەکەین ینی کاریگەری ڕۆژوو چێ لەسەر گورچیلەکان ڕۆژ و دوو کاریگەری نەرێنی هەیە لەسەر گورچیلەکان یەکێکیان کەمکردنەوەی بڕێکی کەمە لە ئیشی گورچیلەکان و زیادکردنی مادەیەکە لە لەشا کە پێوتێ یوریک ئەسید کە لەوانەیە بێتەوەی بەردی گورچیلە بەڵام ئەم دوو کاریگەری نەرێنیە کاتیە ینی دوای تەواوبوونی ڕۆژۆکە گورچیلەکە گەڕێتەوە باری ئاسایەکەی خۆی و ڕێژەی و مادێژە گەڕێتەوە باری ئاسایی خۆی لە بەرامبەر ئەمە سێ سوودی گرنگی ڕۆژوو هەیە لەسەر تەندروستی گورچیلەکان یەکەم دابەزینی کێشە بە دابەزینی کێش پستانێکی زۆر لەسەر گورچیلەکان کەمە بێتەوە چۆنەڵی گورچیلەکان پشوئێن دووهام بریتە لە دابەزینی پستانی خوێن کە ئەمە سوودێکی زۆری بۆ گورچیلەکانی سوودی هەرە گرنگی ڕۆژوو ئەوەیە کە مادەیەکە کاتە دەرەوەی لەش لە ڕەمەزانە ینی لە بە ڕۆژوو بوونە ئەو مادەیە پێوتێ ئۆکسجین فرێ ڕادیکەڵ ئەم مادەیە بەرپرسیار لە دروستکردنی خارە شێرپەنجەیەکان لەبەرەوە ڕۆژوو زۆر گرنگە بۆ تەندروستی گورچیلەکان کاتۆر ئەوانی کە لە ڕەمەزانە ناتوان بڕۆژوو بن لەبەر گورچیلە لەبەر بەردی گورچیلە لەبەر ڕەمبل لەبەر چ شتێک ناتوانانی بە ڕۆژوو بیت کاریگەری ڕۆژوو لەسەر و حاڵەتانە چییە؟ ئێمە بێ پۆلێنیان بکەین کۆمەڵێک نەخۆشان سێ گروپ نەخۆشان نتوانین بڵین کەمانە بە شێوەیە ناتوان بە ڕۆژوو ئەو گروپی یەکەمیان ئەوانن کە سستی گورچیلیان هەیە و لە قۆناغی سێ و زیاتر یعنی قۆناغی 4 و 5 ئەمانە نابێ بە ڕۆژوو بەڵام ئەوانی لە قۆناغی 1 و 2 ئەتوانن بە ڕۆژوو بن ئەویش بە ڕێنمایی پزیشکە پسپۆڕەکە گروپی دووەم ئەو نەخۆشانن کە چاندنی گورچیلیان بۆ کراوە لە ساڵی یەکەمە نابێ بە شێوێ بە ڕۆژوو بن لەبەرەوەی کۆمەڵی دەرمانی تایبەتی هەیە کە پێویستە لەو ساڵەیە بەکاری بێنن و لە ساڵی یەکەمە احتیمالی ڕەوزکردنی گورچیلەکە هەیە لە ساڵی دووەمیشە ینی لە دوای بڵین تێپەڕانی ساڵی یەکەم پێویستە بە ڕێنمایی پزیشکە پسپۆڕەکەیان دیسان ینی ڕۆژوو بگرێت ئەویش ئەوەیە بێ هەوکردنیان نەبێ بەردی گورچیلیان نەبێت تەسکبوونەوەی بۆری میزیان نەبێ و ڕێژەی ئیشکردنی گورچیلەکانیان ئاسایی بێواتە یوریا و کراتینیان نۆرمەڵ بێت بەڵام بەنسبەت ئەو کەسانی کە پێشتر بەردی گورچیلیان هەن بۆ یا لە ئێستا بەردی گورچیلیان هەیە و ئەیانوێت بە ڕۆژوو بن ئەتوانن بە ڕۆژوو بن بە مەرجێک ئاو خواردنەوەیکی زۆر هەبێت پارێز بکەن لە سوێری و شیرینیەکان ئەو دەرمانانەی کە پزیشکەکە بۆی داناون بۆ چارەسەری بەردی گورچیلەکە بەکاری بێن بەو سێ مەرجە ئەتوانن بە ڕۆژوو بن دکتۆر بەردی گورچیلە خۆی چۆن دروستە بێت کە بابەتەکەمان لەسەر بەردی گورچیلە بەردی گورچیلە بەڵام کۆمەڵی مادە هەن لە لەشا کە پێویستە لە ڕێگەی میزەوە بکرێنە دەرەوە وەکو مادەکانی یوریک ئەسید ئۆکزالەیت فۆسفەیت کەڵەکەبوونی ئەم مادانە زیادبوونی ڕێژەی ئەم مادانە بێتەوەی دروستبوونی بلووری کریستاڵی ئەوەی لەناو خەڵکا پێوتێ ڕمڵ ئەم بلوورە کریستاڵیانە پێکەوە لچێن و ئەبێ بە بەردی گورچیلە ئەمەش لە ئەنجامی تێکچوونی هاوسەنجی بڕی ئەم مادانەیە لەگەڵ بڕی ئەو ئاوەی کە لە لەشایە بە شێوەیەکی سادەتر بڵین ئەگەر تو ئاوێکی زۆر خۆیتەوە
میزێکی زۆرەکەی ئەو مادانەی کە بەردی گوچی لە دروستەکەن لەگەڵ میزەکە ئاشۆرێنەوە چێنە دەرەوە بە پێچەوانەوە ئەگەر تو ئاوێکی کەم بخۆیتەوە ئەو مادانە تەوان میز کەم دروستەکەی ئەو مادانەش کە بەردی گوچیلیان لێ دروست دەبێت کەڵەکە بن ئەو حاڵتە دروستەکەن کە پێوتێ بلووری کریستاڵی لە ئاخیرا بن بە بەردی گوچی کاتۆر نیشانەی بەردی گورچی لە چییە؟ هەر ئازارەکەی یا هەیە زۆر کەسیاڵە من بەردی گەورەشم هەیە و ئازاریشی نییە لەوانەیە بەردی گوچی لە هیچ نیشانەیەشی نەبێ لەوانەیە نیشانەی توندی هەبێ وەکو ئازار یاڵنج و ڕشانەوە گۆڕانی ڕەنگی میز بە تایبەتی میزەکە خوێنی تابێ لەوانەیە لەرزوتایی هەبێ و هەنێک حاڵتی ژەیە ئەگەر هەردوو بۆری گورچیلەکە بگیرێ و بەردی تابێ لەوانەیە سزبوونی گورچی لە ڕووبدا مەناسی خوافیکەم و ئەزام لە دەوری هەفتا ساڵیە کاتۆر لە ئەشیعەیەکە بۆی دەرکەوت کە یەک گورچی لێ هەیە ینی هەر دکتۆر توی یەک گورچی لە تێتەوە نەزم ئایا ئەویتری پوکاوە توی هەر نیەتی ئایا ئینسان ئەبێ بە ئینسانێکی تەبیعی ینی بە خۆی نەزانێت کە یەک گورچی لێ هەبێ بەنسبە دەوانی یەک گورچیلیان هەیە لەوانەیە هەر لە سەرەتاوە گورچیلەکەی نەبوو بێت یان هەی بۆ پوکاوەتەوە یا هەنێک هەیە بەهۆی نەشتەرگەریەوە مەسەلەن گرێک لە گورچیلەکەیاتی گورچیلەکەی بۆ لابن یەک گورچی لێ مینێ خۆی گەورە ئەم گورچیلەی بەو شێوەیە دروست کردووە ئەگەر ئەویان نەبێ تەنیا یەک گورچی لێ هەبێ ئەوی تریان گەورا بێ بۆی تعویزی ئەوە بکاکە نییە بەڵێ بۆی ئیشی ئەوی تریان بکە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ وەکو کەسێکی ئاسایی هەبێ ئەو کەسانە زیاتر ئاگایان لە خۆ بێ ئەم کەسانە توانن بە ڕۆژوو بن بەڵام ئەبێ ئەو خواردنەوەکی زۆریان هەبێ ئەبێ پارێز لە چەوری و شیرینی و سوێریەکانیش بکەن ئەبێ ڕێژەی ئیشکردنی گورچیلەکەیان نۆرمال بێ واتی ویرا و کراتینیان نۆرمال بێ و ئەبێ پەستانی خوێنیان جێگیر بێ ئەگەر پەستانی خوێنیشیان بەرز بێ پێویستە چارەسەر وەربگرن بەو چوارمەرجە ئەو کەسانی کە یەک گورچیلیان هەیە توانن بە ڕۆژوو باکاک تۆ باس لە خۆپارێزی کرد ڕامەزان ئەوەی کە گرنگە خواردنە ئێواران یان پاشیان گرنگی پێ دەدرێت چ شتێک گرنگە کە معنی لێی دوورکەینەوەی بۆ بەردی گورچی لە بۆ گورچی لە خراپ بێت بۆ بابەتانە کە بەتابێت بە ڕۆژۆشکێنین و خوارد نەخۆین خۆتان زان خواردنەکان هەمە جۆرە جۆریان زۆرە ناتوانین باسی هەمیان بکەین تەنیا باسی سییانیانەکەین کە زۆر زیانیان هەیە بۆ گورچیلەکان یەکەم پرۆتینەکانن ئایا ئەو پرۆتینە پرۆتینێکی حیوانی بێوەکو گۆشتی سوور یان پرۆتینێکی ڕۆکی بێوەکو پاقلەمەنیەکان ئەمانە بە شێوێکی کەم بەکاربێن بە تایبەتی لە ڕەمەزانە زۆر باشن دووەم ئەو خواردنانەیە کە پێڵێن خواردنە لە خوتونراوەکان یا سوێرکراوەکان ئەمانە بڕێکی زۆر خوێیان تایە بە تایبەتی سۆدیۆم کە زیانی هەیە بۆ گورچیلەکان لەوانەیە بێتەوەی دروستبوونی بەردی گورچی لە سەر ڕای ئەوەش مەوادی پارێزەریان تایە ئەوەی کە پێوتێ مەوادی حافزە کە ئەمانە زۆر زۆر خراپن بۆ تەندروستی لەش بەگشتی کە لە هۆکارێکن بۆ دروستبوونی شێرپەنجە خواردنەوەی سێمان بریتە لە خواردنەوە گازیەکان و وزە بەخشەکان و کول پێشتریش باسمان کرد ئەمانە کافاینیان تایە بڕێکی زۆر شەکریان تایە ئەم سێ جۆر خواردنە بەکارنێنێ چاو قاوەش دووبار ئەوانیش کافاینیان تایە ئەوانیش کەم بکرێنەوە باشە لە ڕەمەزانە بە تایبەتی بەنسبەت ئەو خواردنانی کە باشە بۆ گورچیلە ئەوەش هەمە جۆرە بەڕاستی نەتوانین تەحدیدی بکەین بەڵام بە گشتی باز دەکەین بۆ نمونە و کەسانی کە بەردی گورچیلیان هەیە تقریبا نزیکی 4 جۆر بەردمان هەیە ئەو خواردنانە لەوانەیە بۆ جۆرێکیان باش بێ بەڵام بێتەوەی دروستبوونی جۆرێکی تریان لەبەرەوە نامانەوێت ینی بە تەحدیدی مەجموعەی خواردن بڵین ئیلا بێ ئەوانە بخورێ بۆ تەندروستی گورچی لە باشە بەڵام بە گشتی بازەکەین سەوزەکان زۆر باشە قەرنابیت کەلەرم بڕۆکلی بیبەری شیرین پیاز و سیر ئەمانە زۆر باشن بۆ تەندروستی گورچیلەکان بەنسبەت دیکەکانەوە سێ و ترێ جێلاس ئەم سێ میوەیە زۆر باشە بەنسبەت بابەتی گۆشتەوە ماسی گۆشتێکی زۆر تەندروستە بۆ گورچیلەکان و هەروەها زەیتی زەیتون و سرکەی سێ و زۆر باشە بۆ تەندروستی گورچیلەکان بەگشتی کاتۆریکێک لە کێشە گەورەکان لای پیا و بە تایبەتی پیا و کاچێتە تەمەنەوە کێشەی پرۆستاتە گەورە کە پرۆستاتی گەورە ئەبێت تر کێشەی بۆ دروستەکانی شانەکانی گەورەبوونی پرۆستاتی یا هۆکاری ئەم نەخۆشییان کەسی ئەگەر ئەم پرسیارەتیش بکەین لەگەڵیانە ئەگەر بە ڕۆژوو بێت و پرۆستاتی هەبێت ینی گەورەبوونی پرۆستاتی هەبێت کێشەی بۆ دروستە بێت گەورەبوونی پرۆستات بە شێوەیەکی سەرەکی پەیوەندی بە تەمەنەوە هەیە چەند دروستە بێت تقریباً کات بۆ ماوەیەش دەورە بینێت ئەو کەسانەی کە مەسەلەن باوشیان یان مامیان پرۆستاتیان هەبووە ئەوە احتیمالە لە 40 ساڵی و دەست بە گەورەبوون بکە بەڵام کەسێکی ئاسایی کە ئەو گەورەبوونی پرۆستاتە لە خێزانەکەیان نەبێ لەوانەیە لە تەمەنی 50 بۆ 55 ساڵی دەست بە گەورەبوون بکە
بەنسبەت نیشانەکانی ئەو کەسە زوو میزەکات لەوانەیە کزانەوەی هەبێ لە میزکردە میزەکەی زەعیفە یعنی ئەو هینەی جارانی نەماوە باریکە لەوانەیە دوو بەش ببێ قەبزە بێت ئەمە لە گرنگترین نیشانەکانیەتی و زۆر جار لەوانەیە میزەکان خوێنی تیا بێت بەنسبەت بە ڕۆژوو بوونەوە ئەو کەسانی کە گەورەبوونی پرۆستاتیان هەیە ئەتوانن بە ڕۆژوو بن بە مەرجێ سستی گوچیلەکانیان نەبێت چکە زۆر جار گەورەبوونی پرۆستاتەکە ڕێ لە ڕۆشتنی میزەگرێ ئەو میزە لە میزەڵانی ئەمێنێتەوە ئەگەڕێتەوە گورچیلەکانی زەختێکی زۆر خات سەر گورچیلەکان ئەبێتەوەی هەوکردن ئەبێتەوەی دروستبوونی بەردی گورچیلە لەبەرەوە ئەگەر ڕێژەی یوریا و کراتینیان واتە ئیشی گورچیلەکەیان جێگیر بوو ئەتوانن بە ڕۆژوو وە زایدەنەوەش ئەبێ ئەو چارەسەرانەی کە لەلایەن پزیشکە پسکۆڕەکەی بۆی دانراوە ئەبێ بە ڕێکوپێکی و لە کاتی خۆیان بەکاری بێت وەکردکە هەندێکە زانێ لەوانەیە دڵۆڕ بینەرانی ئەوێ ئازیز میزی بهێڵێتەوە یان نەیکات ئەمە کۆ ببێتەوە ئەمە زیانی بێت بۆ تەندروستی گورچیلەکان میزی هێشتنەوە زیانێکی زۆر زۆری هەیە یەکێکە لە هۆکارەکانی هەوکردن ئەو میزەی کە ئەمێنێتەوە بەکتریا گەشەی تیاکەوە ئەبێتەوەی هەوکردن ئیلتیهابات ئەوەی کە لەناو خەڵکە بەناوە هەروەها نیشتنی ئەو مادانەی کە باسمان کرا بێتەوەی دروستبوونی بەردی گورچیلەش و بەردی میزەڵانیش و ئەگەر بۆ ماوەیەکی دوور و درێژ بێ لەوانەیە بێتەوەی سەزبوونی گورچیلەکانیش هەندێک کەسی ژێ زوو ئەو میزی هێشتنەوەیە شتێک بیرکەوتەوە زۆر گرنگە بۆ مناڵ لە ئێستا مناڵ تۆزێ پاک و تەمیزە وەکو جاران نییە زۆربەی مناڵەکان ینی ڕویان نایەت یان مەسەلەن حەز ناکەن لە قوتابخانە میز بکەن میزەکەیان هەڵەگرن بۆ ماڵەوە ئەوە زۆر زۆر شتێکی خراپە لەبەرەوە دایک و باوکان پێویستە وا ڕایان بێنن کە میز بکەن وە زۆربەی کات ئەو مناڵە ناگەردی خەتبەی کە لە مەکتەب یا لە ڕەوزەیەنەوە یەکسەرە چن بۆ سەراوەکە و مانای وایە میزی هەڵگرتووە کەمە شتێکی خراپە لە گەورەش ئام میز هەڵگرتنە هەیە لەوانەیە مەسەلەن تەمەڵی کەسەکە بێ مەسەلەن لە گەنجانە تا درەنگانی شەو مەسەلەن بە دیار مۆبایل و ئایپاد و یاریەکان و ئەوانە ئەمێننەوە زۆر جار حکمی ئیشەکەیە مەسەلەن کارمەندێکی هاتوچۆیە مامۆستایەکە شۆفێرێکی دەرەوەی شارە لەو کاتەیە کە میزیە ناتوانێت میز بکە ناچارە بیهێڵێتەوە لەبەرەوە ئەمە لە گەورە شاهەیە و لە مناڵی شایە بەڵام لە مناڵە کاریگەرێکی زۆر زۆر زیاترە و باشتر وایە بە هیچ شێوێ نێڵێتەوە و ئەو کەسانی کە ئەزانن میز هێڵێنەوە پێویستە 2 ساعت جارێ خۆیان بچن بۆ سەر ئاو میز بکەن ئەوە شتێکی زۆر باش هەندێکی ژێ میزی پچڕیان زوو چێتە تەوالێت ئەمەیان هۆکاری وڵای ئەوە هۆکاری زۆرە بەپێی تەمەنەکە ئەگۆڕێ مەسەلەن ئەگەر تەمەنەکەی تۆزێ 50 زیاتر بێ ئەڵێن لەوانەیەمە پرۆستات بێ ئەگەر تەمەنەکە گەنج بێ لەوانەیە بڵین ئەمە هەوکردنە احتیمال ئەمە بەرد بێ بەردی میزەڵان بێ بەردی گورچیلە بێ لەوانەیە نەخۆشی خراپ ئەگەر شتێکی وا بوو گرنگە سەردانی پزیشک بکات نیەمە ئەتوانین ئێستا بڵین ئەو نیشانە ئاگادارکراوانە چیە کە گرنگن و ینی واکەن کەسێک سەردانی پزیشک بکە مەسەن هیچێک لەو نیشانانە بوونی خوێنە لە میزە یان پچڕبوونی میس یا زوو میزکردنە دابەزینی کێش یەکێکە لە نیشانەکان مەسەلەن ئاوسانی دەم و چاو پەلەکان و مەسەلەن خورانی بەردەوامی پێست و تەنگە نەفەسی کەم خوێنی ئەمانە لەوانەیە نیشانەی یەکێک لە نیشانە ئاگادارکەرەوەکانی نەخۆشیەکانی گورچیلە کاتورکیە نەوانی کە بەگشتی ینی لە مەسائلی گورچیلەیە نابێ بە ڕۆژوو بن ئەو سێ گروپەی کە باسمان کرد وتمانەوانی کە سستی گورچیلیان هەیە لە قۆناغێکی سێیان ئەوانە نابێ بە ڕۆژوو بن ئەوانەی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە و هەر ئەوانش کە شۆردنەوەی گورچیلیانێ واتە غەسلی گورچیلیانێ بە تایبەتیوانی لە هەفتەیەکە 2 جاریان زیاتر شتنەوەی گورچیلەکانیانەیە ئەو ڕۆژانی کە شتنەوەی گورچیلیان هەیە بە هیچ شێوەیە نابێ بە ڕۆژوو بن بەڵام ڕۆژەکانی تر ئەتوانن بە پێ ڕێنمایی پزیشکە پسپۆڕەکەی خۆیان خواردن و خواردنەوە هەیە کاتۆر بۆ سەر گورچی لە زۆر قرس بێ بە تایبەتی لە ڕەمەزانە ئێستا بۆ نمونە باسی ینی خواردنە یا ساردیەکان ئەکرێتەوە کە ئەخورێت هینە غازیەکان چەندە زەرەری هەیە بۆ گورچیلەوە کوچۆن بۆ جەستە بە گشتی زەرەری هەیە وڵی لایانی یەکەمی لەبەرەوەی زۆربەی ئەو خواردنەوە گازیانە شیرینن بڕێکی زۆر شەکریان تایە شەکر خۆی زیانێکی زۆر بە گورچیلە ئەگەێنێ بێتەوەی لاوازکردنی گورچیلەکەەوە یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە بۆ ئەو نەخۆشانەی کە دایم نەخۆشی شەکریان هەیە لەوانەیە جۆرێک لە بەردی گورچیلە دروستکەن کە پێوتەی یوریک ئەسید سەر ڕایەوەی کە شەکرێکی زۆر زۆری تایە مادەی کافاینی تایە وەکو باسمان کرد ئەو مادە کافاینە ئێمە خۆمان لە
بە ڕۆژوو بوونە ئەو ناخۆینەوە لەشمان وشکە بێتەوە گوچیلەکانمان وشکە بێتەوە ئەو مادەی کافینەش واکە بڕێکی زۆر میز بکەیتەوە بڕێکی زۆر لە ئاوە چێتە دەرەوەی لەشێ مدەڕێرە لەبەرەوە بێتەوەی زیاتر وشک بوونەوە و زیانێکی زیاتر بێ بۆ گوچیلەکە کاتۆر بەنسبەت زۆر کەس تووشی کێشەی سستی گورچیلە خۆشی نازانێت چۆن لە ئازارم نەبووە تا وەختێزە یعنی نیشانەیەک نییە پێشەوە پێی بزانێ بێچکە لە فحوساتی مختبەری زۆر نیشانە هەن لەوانە تەنگە نەفەسی خورانی بەردەوامی پێست کەم خوێنی بڕی میزەکەی کەمە بێتەوە لەوانەیە خوێن لە میزەکەیە هەبێت ئەمانە کۆمەڵی نیشانن دابەزینی مەسەلەن چێش ئەمانە کۆمەڵی نیشان لەوانەیە هەبێەوە زۆر کەسیش هەیە کە سستی گورچیلەی هەبوو هیچ نیشانێکشی تۆ زۆر جەباز لە خوێ ئەکرێکە شتی سوێر ئەنی خوێز ئەبێتە باعیسی دروستبوونی بەردی گورچیلە تا چەند گرنگە لە ڕەمەزاندا دوورکرێت لە خواردنە سوێرەکان یەکێ لە ڕێنمایە زۆر گرنگەکانەوەیە کە کەمترین سوێری بەکاربێنن چونکە خوێ تاوان سۆدیۆمە خوێ چێشتە زیانێکی زۆری هەیە و یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە کاتور بە گشتی ڕێنمایی جنابتان وکو مانگی ڕەمەزان بۆ ڕۆژوانانی بەڕێزکە چی بکەن ینی خواردنە لە ئەگەداریە لە حتا لە عیلاجە هەتا زۆر جار عیلاجی زۆرە بێتە هۆی ئازێدانی گورچیلە چی بکەن باشە مادام باسی چارەسەر و عیلاجتان کرد باسی چوار دەرمانی گرنگ بکەین کە ئێستا خەڵک زۆر بەکاری هێنێ یەکێک لەو دەرمانە لەلایەن بەتەمەنەکانەوە بەکارهێنێن کە دەرمانی چارەسەری قەبزیە ئەو دەرمانی چارەسەری قەبزیەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە مەسەلەن دەرمانی دژە زیندەیەکانەوەی کە پیانەوتی ئەنتیبایۆتیک خەڵک پێڵێت مەسەلەن ئەمانە دەرمانی چارەسەری ئیلتیهاباتن ئەمانە ژیشکن لە سەبەبەکانی دروستبوونی بەردی گورچیلە دوو دەرمانی تر هەیە کە لەلایەن گەنجانیشەوە و لەلایەن بەتەمەنەکانیشەوە زۆر جار بەکارهێنرێ ئەویش ڤایتەمین دیە لەگەڵ ئەو ئەنتی ئەسیدەکان ئەوانەی کە بۆ چارەسەری تشەڵۆکی مەعیدە بەکارهێنن چارەسەری یان کەمکردنەوەی تشەڵۆکی مەگنیسیۆمانە کاتۆر ئەمانە دوو مادەن ئەگەر بە بڕێکی زۆر بۆ ماوەیەکی زۆر ئەم دەرمانانە بەکاربێنرێ لەوانەیە بنەوەی دروستبوونی پاراستۆڵ چۆنە کاتۆر هەی پاراستۆڵ کە زۆرە خوێت کێشەمان نییە لەبەرەوەی لە بەزوری لە جگەرەوە فلترەکرێ ئەو ترێ ئەگەر 10,000 وا شایع 10,000 حەی پاراستۆڵ خۆی ڕەنگە بێتەوەی سستی گورچیلە ئەوە وەستانی جگەرە نەک جگەرە باڵە لە جگەرەوە فلترەکرێن بۆ بەردی گورچیلەش دەوترێ بە هەر لە زمینی دەرمانە وترێ بە دەرمان هەنێکیان هەیە کە لە ناوچێ ئەو دەرمانانە کامانن کە یاخود ئەو بەردە بێ حەجمی چەند وێ کە بە عیلاج کۆتایی پێدەهێنرێت وا باشترە باسی بڵین چارەسەری بەردی گورچیلە کۆمەڵی فاکتەری زۆر گرنگکەن کە یارمەتی تیا لە دەستنیشانکردنی هەڵبژاردننی جۆرێکی دیاریکاو لە چارەسەر جۆرێکی گونجاو باسی سێ فاکتەری گرنگیانەکەین یەکەمیان قەباری بەردەکەی تا بەردەکە بچووک بێت چارەسەرکردنەکەی ئاسانترە بۆ نمونە ئەو کەسانەی کە بەردی گورچیلەکەیان لە 5 ملیم یا کەمترە لە ساهشتیان خۆیان ئەو بەردە فڕێن بەبێی چارەسەرێک تەنها ڕێنمایەنەکەین کە ئاوێکی زۆر بخۆنەوە وەرزش بکەن زۆر بزوڵن بۆی بەردەکەیان دابەزین و فاکتەری دووەم بریتێ لە شوێنی بەردەکە ئەو بەردەی کە لە گورچیلەیە جیاوازە لەو بەردەی کە لە حەوزی گورچیلەکەیان لە ناو بۆریەکەی ئەو بەردانەی بۆ نمونە لە ناو بۆری گورچیلەکەیە ڕێ لە ڕۆشنی میزەگرێ لە گورچیلەکانە بۆ ناو میزەڵان و ئەو میزا گەڕێتەوە بۆ ناو گورچیلەکە و ئەبێتەوەی ئاوسانی گورچیلەکە ئەو نیشانانە دروستەکە کە لە پێشتر باسمان کرد وەکو لەرزوتا یاڵنج و ڕۆشانەوە ئازار بوونی خوێن لە میزەکەیە پێشێ لە فاکتەرەکانی تر ڕێژەی چڕی بەردەکەیە کە ئەو بە ئەشعی سیتیسکان دەستنیشانەکرێ مەبەستمان لە چڕی واتە ڕێژەی ڕەخێتی بەردەکە چکە زۆر جار ئەگەر چڕی بەردەکە کەم بێ ئامێری تایبەتیمان هەیە کە پێوتێ ئامێری ئەزوڵ بەبێ نەشتەرگەری ئەتوانین بەردەکەی بۆ بشکێنی کە ئەو ئامێرە بە شەپۆلی دەنگیژەکە و شەپۆ لە دەنگانە بەردەکە کەونەوە بێتەوەی وردکردنی بەردەکە ئەوەی جنابیش باسە کرد بە چارەسەر هەندێک جۆری بەردمان هەیە کە لەوانەیە بە دەرمان چارەسەر بکرێن بەڵام جۆرەکان کە من یەکێک لەوانە بەردی یوریگەسیدە لەوانەیە بتوانین بە دەرمان چارەسەری بکەین بەڵ هەندێک کەسێک کاتۆر هەر بە ئەڵێ بە ویراسی بە عایلەوی بەردی گورچیلەیان بۆ دروستە بێت ئاشتی وا هەیە ویراسی بێت باشتر وایە باسی هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە بکەین وەکو باسمان کرد یەکەم هۆکار و گرنگترین هۆکار ئاو نەخواردنەوەی یان وشک بوونەوە مەبەستمان لە وشک بوونەوە چوونە دەرەوەی بڕێکی زۆر لە ئاوە لە لەشت بە تایبەتی لە ڕێگەی ئارەقکردنەوە هۆکاری دووەم وەکو باسمان کرد خواردنەکانە بە تایبەتی سوێری و شیرینیەکان
هۆکاری سێم هۆکاری بۆ ماوەیە ئەو کەسانی کە باوکو دایکیان بەردی گورچیلیان هەبووە لەوانەیە مناڵەکانیشان بەردی گورچیلە دروست بکەن هۆکاری چوارەم هەوکردنە ئیلتیهابات ئەیتر ئایا ئیلتیهابەکەی مەسەلەن هینی میزەڵان بیان گورچیلەکان بێت هۆکاری پێنجەم بریتە لە کۆمەڵێک نەخۆشی دیاریکرا وەکو نەخۆشیەکانی شەکرە و بەرزی پەستانی خوێن و نەخۆشیێکی تریش هەیە کە لە ناو خەڵکا بەدا ئەلملوک ناوە برێت دەردەمەلیک کامە ڕێژەی یوگی ئەسیدیان بەرزە و هۆکاری کۆتاییشمان بەکارێنانی دەرمانەکان بۆکو باسمان کرد ئەو چوار دەرمانی کە باسمان کرد بە زۆری کە لەلایەن خەڵکەوە بەکارێنرێ بۆ ماوەیەکی زۆر و بە بڕێکی زۆر بێلاوانێن بێتەوەی دروستبوونی بەردی گورچیلە کاکتۆر بەرزبوونەوەی کێشی لەش کاریگەری بێ لەسەر دروستبوونی بەردی گورچیلە بەڵێ کێش کاریگەریی زۆر زۆری هەیە ئەبێتەوەی هیلاکردنی گورچیلەکان فلتەرکردنی گورچیلەکان زۆر زیاترە بێ و حتا قەڵەوی یەکێکە لە هۆکارەکان کە لەوانەیە بە شێوێکی ناڕاستەوخۆ بەشدار بێت لە دروستکردنی بەردی گورچیلە ئەو ئاوەی کە ڕۆژانە ئێمە دەیخۆینەوە بە پێ هیچ توێژینەوەی لەبەردەستە کە کاریگەری خراپی نەکردە سەر گورچیلەکان یاخود ئاوێکی پاکوتەمیزە لە وڵاتی ئێمەدا هەیە وڵی سەبارەت بە ئاوەکە مەسەلەن ڕێژەی ئەو خوێی کەتیایەتی گرنگە بۆ ئێمە سەبارەت بە گورچیلەکان تاوان ئەوەی تریان کە ئایا پاکەیان مەسەلەن بەکتریایتیایە مەسەن شتێکی بۆ بابەتیتە وەلایەنی شتریانە بەڵام ئاو خواردنەوەی ئاو زۆر گرنگە تەنانەت ئەگەر مانی بڕێک خوێشی تیا بێت ئەوە زۆر کێشەمان نییە بەڵام خواردنەوەی ئاوەکە لە هەموو شتێک گرنگتر کاتور ئاوی فلتەر و هەر لە زمانی ئەم پرسیارەیە ئاوی بەلوعا ئێستا هەندێک کەس دەڵێ بە ئاوی فلتەر بخۆین لە کاتێکا کۆمەڵی کانزا و کۆمەڵی مادەی ڕەنگە لێ بگیرێت و تیا نەبێت یا ئەو فلتەرانی کە لە ماڵەکانە دائەردێت قسە لەسەرەوە هەیە کە بەشێکی باش نییە چکە بەشێک مادەکان لابە ئاوی بەلەو عەشە خۆی لەوانەیە هەر هەندێشتی تیانە بێش هەندێشتی تری تیا بێ کامێن باشترە بخورێتەوە و خۆی کۆمەڵی مادەی گرنگ هەیە لە خواردنەکانیش و زۆر جار لە ئاویشە یەکێک لەو مادانە مەگنیسیۆمە ئەم مادانە ڕێگرن لە دروستبوونی بەردی گورچیلە لەبەرەوە ئەو ئاوانەی کە فلتەرەکرێت لەوانەیە بەشێک لەو مەوادەکان زانانی ئەو مادە گرنگانی کە ڕێگرن لە دروستبوونی بەردی گورچیلەکان تیانانە بێت یا کەم بێت بە ڕێژەیەکی کەم بێت لەبەرەوە ناتوانین بڵین مەسەلەن ئاوی بەلوعا 100% باشتر لە ئاوی فلتەر و ناتوانین بڵین ئاوی فلتەریش بەڵام ئەتیادیانی ئاوی بەلوعا بڕواناکەمیش مشکلەیەکی هەبێت ئەگەر وەکو نوکتەی باسکە کاتۆرۆک و بەنزینی محەسەن و هین تێکەڵێکی ڕەنگە باشتر بێت کاک دکتۆر ئەو کەسانی کە هەیە گورچیلیان هەیە ڕێنمایی چیە بۆ ئەوان لە ڕەمەزاندا ئەبێت شەوان چۆنچۆنی ئاو بخۆنەوە چەند گرنگی بدەن بە ئاو و ڕێژەی ئاو چۆنچۆنی بێ زۆر لە پسپۆرانی ئەو باراماژە بۆ دەکەن کە ئاو کەم بخورێ بەڵام درێژخایە ناتاوەکو ئەخەوی بە چەند جارێ ئاو بخورێت چوار ڕێنمایی گرنگمان هەیە بۆ ئەوان یەکەم وتمان ئاو خواردنەوەی زۆر بە جۆرێک 2 بۆ 3 لیتر ئاو بخورێتەوە تەڵەن لە بەربانکردنەوە هەتاکو پاشێ و ئەم بڕە ئاوە دابەش بکرێ مەسەلەن ئەو کەس ئەتوانێت 2 پەرداخا و دوایەوەی ڕۆژوشکان 2 پەرداغا و بخواتەوە ئەوە بەگشتی بۆ تەندروستی خۆی باشە ئەو ئاوە بەشێکی گەدە داگیرەکە و ئاکادە و کەسە بڕێکی زۆر خواردن نەخوات لەو ماوە کەمەیە ئەتوانێت دوای تەواوبوونی نان خواردنی ئێوارە مەسەلەن 2 پەرداخی تر بخوات پێش خەوتن 2 پەرداخ بخوات پاشێ و زیاتر بخواتەوە لەبەرەوە ڕێنماییمان بۆ ئەوان وەرگرتنی 2 بۆ 3 لیتر ئاوە لە ڕۆژوشکانن هەتاکو پاشێ و دووهەم دوورکەوتنەوە لە چەوری و سوێری و شیرینیەکە ئەو خواردنانی کە بەو شێوەیەن باشتر وایە بەکارینێنن و خاڵی سێهەم پەستانی خوێنیانە بێت جێگیر بێت نابێت زەختیان بەرز بێت ئەگەر زەختیشیان بەرز بێ بێ سەردانی پزیشکی پسپۆرکەن بە تایبەتی پزیشکی هەناوی کە کۆنتڕۆڵی زەختەکەیان بۆ بکات چارەسەریان بنێ و بەردەوام و ڕێکپێک و چارەسەرانە لە کاتی خۆیان بەکاربێنن کاتور باسی زەختت کرد زۆر کەس لە مزاعفات و سایدیفێکتی هین گورچیلە شەکرە تووشی یعنی سستی گورچیلە بێت تووشی مشکلەکانی گورچیلە بێت هۆکار چییە کە شەکرە و حاڵەتە دروستەکات هۆکارەکەوەیە ئەو کەسانە بۆ ماوەیەکی زۆر شەکرەکەیان کۆنتڕۆڵ نییە واتە لەوانەیە هیچ دەرمانێک بەکارنێنن یان پارێزێکی بەو شێوەیە نەکەن و خۆشتەزانی ئیشی گورچیلەکان فیلتەرکردنە
هەر کاتێ زەختێکی زۆر لەسەر گوچیلەکان بوو فلتەرکردنەکە بە باشی ناکەن هەتا ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شەکرابن ئەگەر پشکنینی میزیان بۆ بکەی شەکر لە میزەکانە ئەمە مانای وایە گوچیلەکانیان توانای فلتەرکردنیشە ڕێک پێشیان نەماوە بەرزی ڕێژەی شەکرەکە وای کردووە کە گوچیلەکان زەعیف ببن فلتەریان بە باشی پێ نەکرێ و ئەو شەکرە پاڵێورێتە ناو میزەکە و لە پشکنینەکە دەربکەوێت. بەڵێ تۆ لە سفری ئێوارەیە خواردنێکی تایبەت هەیە لە کاتی ڕۆژوشکاندا کە بڵێ ئەمە بەدەر لە ئاو ئەمە زۆر باشە گرنگی پێ بدرێت و بخورێتەوە کاریگەری و سوودی باشی بێ بۆ سەوزەکان زۆر گرنگن سەوزەکان هەمیشە پێویستیانی لەسەر سفرە هەبن بێجگە لە ئاو. زۆر باشە. شتێکت ما بێ جەنابەت ینی ئێمە پرسیارمان نەکرد بێ جەنابەت زیاتر بتەوێت باسی بکەی بۆ ڕۆژوانانی خۆشەویست کە سوودی لێ ببین بەتایبەتی بۆ پارێزگاریکردن لە ئیش و کارە زۆر گرنگەکەی گورچیلیان و لە مانگی ڕەمەزانی پیرۆزەشا بەتایبەتی تر. وەڵاهی من شتێکی وام نەماوە دەستان خۆش بێ پرسیارەکانتان کرد لەشتان ساغ بێ و دەستان خۆش بێ سوپاسدانەکەم. خۆ دەست خۆش بێ زۆر سپاسەکەین بەڕێز دکتۆر ڕێبازی برایم سپۆری نەشتەرکەری گورچیلە و میز و نەزۆکی پیاوانی خوا بەخێر بێ. دەست خۆش ئاوکەمی دکتۆریان دەستان خۆش لە خزمەتیان دکتۆر بەڕێ کاتریان خوا دەست خۆش بێ کاتریان خێر بێ خوا سەر چامان سەر دوو چامان کاشەیان حەزم کرد تۆزێ بابەتێ باسکەم لەگەڵ جەنابتا دوعا جەناب ماشەڵڵا لە دوعایە زۆر تایبەتی و دوعای زۆر تایبەتەکەی بۆن منە زۆرێک لە مسلمانان خۆشم نانی زۆر جار دوعاکەم کەم چی بکەین بۆی کە ئەو شە جوانانیانی ئەو بۆ بیرخستناوانی کە جەناب زۆر جار لە دوعایە ئەنجامی دەدەی یا بە بیرمان بێتەوە ڕابین لەسەر ئەوەی ئایا لەبەری بکەین یان چۆنی ئەمە. بەڵێ وەڵاهی کاک دانیار دوعا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت دوعاء مخ العبادة ینی ناو کرۆکی عیبادەت دوعایە. یعنی ئەکرێ بڵێن ئەگەر ئینسان زۆر ئولفەتی لەگەڵ دوعا و تێکەڵی لەگەڵ دوعا و نیزا و مناجات و ڕاز و نیازی نەبێ لەگەڵ خوا فێری نوێژێکی تەندروستیش نابێت چکە ئەم مۆخی عیبادەت لەبەرەوە وەختێک ئینسان دوعا زۆرەکات خواشتانێکی ترە فێرەکات ئەم فێرکردنە لە کتێبان نیە ئەم فێربوونە وەکۆ فەرمێ عیلمێکی لە دونیە خوای خاتە دەڵت مەدەدێکی خواییە خوا پێتەیە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بەردەوام دوعامان هەبێت حتا مەرج نییە دوعایمە هەر دەست بەسکەینەوە ئەو کاتی کە دوکاندارێک دەڕابەکەی ئاوا هەڵەیاتەوە دەست بەسکردنەوەی هاتووم داوای ڕزقی لێ ئەو کاتی شۆفێرێک سایقێک دۆرەکەی لێ خڕۆشێ بۆ دەربەنی خان وچێ بۆ کەلار وچێ بۆ بەغا ئەچێ بۆ حدود ئاوا سوکانەکەی والیەکە هەموو جوڵەیەکی دەست بەسکردنەوە دوعایەکە بەس بە شەرتی ئەم کەسە نیەتی حەڵال بێ وەکو مامۆستا لە پێشا باسی کرد تەقوای هەبێت و حەز بکە کە ئەو ڕزقەی هێتی بە حەڵالی وەری بگرێت لەبەرەوە دوعا دەرگایەکی زۆر گەورەیە کاک دانیار هەر لە هەمان کاتشا لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئێمە ئەگەر زۆر فێری ئولفەت ببین لەگەڵ دوعایە بۆیە فەرمێ لە وەختی بەربانگا دوعا بکە لە وەختی دوای نوێژەکانە پێش نوێژەکان حتا اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة کە دوای بانگ ئێڵێ دەبینی بانگ و قامەتایە هەموو مرحلەیە لەم مرحلانە فێرتەکە کە تۆ زۆر لە خوا بپارێرەوە چونکە باشترین شوێنێکە ئینسان عیبادەتی بۆ بکات و نزیک بێ لە خوا و کاتێنێک کە دوعاکە و کاتێک کە لە سوژداوە دوعا دەستێژی ناوێت نیەتیشی ناوێت چونکە یەک شتە نیەتە زانی لە کە هەیە کاک دانیار نیەت لە کاتێکە هەیە کە تۆ لە بینی دووشتە نازانی کامیان بکەی دیسە نیەتێنی نیەت نوێ چوار کات نوێژیم عەسراکەم بۆ خۆی تەعالا الله ئەکبەر جێیەکەمەوە لە سونەتەکە نیەت بۆیە تۆ جێیکەیتەوە لە سونەت نیەت بۆ ئەوەیە کە بڵین ساغ بیتەوە بەس دوعا بۆ غێری خوا ئەکرێت ناکرێت لەبەرەوە ساغ بیتە تۆ کە خۆیان بەس بۆ تۆ پاڕێمەوە لە تۆی شەپاڕێمەوە دوعاش کاتی زۆر مهمی هەیە بۆ نمونە پێش بانگەکان دوای بانگ بە تایبەتی پێش نوێژی نیوەڕۆیا دوای نوێژەکان بەگشتی دوعا مەقبولە لای خۆی گەورە لە سەیەکی شەوە دوعا زۆر گرنگە بۆ سەیەکی شەو چونکە سەیەکی شەو ئەگەر کەسی هەڵسێ لە خوا بپاڕێتەوە بەڕاستی ئەم کەسە مەرحەمەتی خوای گرێتەوە چونکە کەسێکی زۆر ناوازەیە هەڵسێ لە نیوە شەوێکە لە خۆستانێتەوە کەسێک بەنهێنیە پاڕێتەوە چونکە دوعا تۆزە قورسیشی تیا تاکەویتە سەری جاروای کەسی وایڵێ من نازانم
بڵێ بچی ڕاستە ناڵێ دوعای بکەم ڕاستە زۆر هەیە بەس چییە کە زۆر ئولفەتە لەگەڵا ینی زۆر ڕاهاتی لەگەڵا ڕۆشتی خوافیری دوعای جیاواز دەکات ینی ئیلهامی دوعا دەکات حەزێ لە دوعا زۆر زۆرە بێت ئەوانەی کە دوعا زۆر زۆرەکەن یا جار دوای نوێژی بەیانی ئین چەند خۆش و من بەڕەحمەت بێت یەکێک لەو کەسانی کە زۆر سوودم لێبینیەوە بۆ فێربوونی دوعا دایکم باوکم بۆ بەڕەحمەت دایکم بە دەنگی بەر زۆرە پاڕایەوە هەر ژنانە پاڕێنەوە خوایەوەمە بۆکە خوایەوە یان چەند جار هەبوو نوێژی بەیانی من بە دەنگی دایکم بەڕەحمەت بێ خەبرم بۆ تۆ کە زۆرە پاڕایە بەدری ینی بە دەدەقە بە چارەك بەس ڕەنگە زیاتریش پاڕێواتەوە پاڕابێتەوە لە خۆی گەورە دوعای باوکم جیاواز بوو دوعای باوکم زۆر بێدەنگ بوو بە حیاتی نەمزانێت بۆشیە پاڕێتەوە ینی هێمن بوو زۆر بەبەسمەوەی تۆ قودوەیەکت هەبێ لە دوعا ینی بیان بینی کە ئەپاڕێنەوە لە خۆ دوعاکەن زۆر خۆشی ماوەسا یەقینیش تا چەند ڕگەین تۆ لە بیر و بۆ چوونتە لە خەیاڵ تا ینی یەقینی بێ کە خۆی باڵادەست وەڵام تەیات ینی دوعاکەت جێبەجێ نەک وەزوەسی شەیتان بڵێ کورە دوعا چیەکەی تۆ هەر بۆیە کاک دانیار ینی زەمکراوە لە ئیسلامە کە کەسێک بڵێ خوایە ئەگەر ویستت ئینشئتە ئەگەر ویستە ئەم دوعایان قوڵکە ئەبی ئیلحاح بکەی بڵێ خوایە ئەمەم بۆ بکە دەبارەیەکی تۆ سەد بارەیەکی تۆ خۆی گەورە بێزار نابێت لە دوعای بەندەکانی ئەم ئیلحاحە هەژاری ئینسان دەرەخات دووبارەبوونەوەش ڕۆڵی ئەبێت دووبارەبوونە زۆر ڕۆڵی هەیە بۆچی دووبارەبوونەوە چونکە ئینسان کیبریایی هەیە عەزەمەتی هەیە عەزەمەت و کیبریا و خۆبەش زانین لەگەڵ دوعا ناگونجێ کە زۆر پاڕایتەوە ینی خوایە زۆر هەژارە زۆر داماوە زۆرمانەوە لە سوژدا بۆچی لای خوا مەقبولە بۆچی سەلەفی ساڵحیان بۆ کاک دانیار ئەڵێ یعنی شتی سیر هەیە بەڕاستی ناوێری لە یالامە بێڵێ ترسی کەس باوەڕ نەکات لە سەلەفی ساڵحا هەبووە کە ئەڵێ هەبووە چەند سەعات لە سوژدەیە ماوەتەوە ئاخر ئەم چەند سەعاتەکە ئەمێنیتەوە لە سوژدەیە کاکتۆر باسی زەختی کرد باسی ینی زەختێکی زۆری خوێن لە مێشکا دروستە بێ هەر تۆ زۆر لە سوژدا مێرۆ خوێن زۆرەشێ بۆ مێشکە قورسە مانوتەکات بەس ئەم عەبدانە ئەبێت چەند جارم تەدریبیان کردبێت کە 2-3 سەعات تۆ لە سوژدا بمێنیتەوە چێژێکی گەورەیان لەوا بینیوە کە لە سوژدەیە زۆر بپارێنەوە لەخوا مەبەستەکە لێرە ئەوەیە چۆن ئێمەوا بکەین بەڕاستی ڕابین لەگەڵ دوعا یەکەمە بێ دوعا بکەیت دوعا بکەی بڵێ خوای گیان شیرینی دوعا بخێرە ناو دڵم خوای گیان کۆمەکیم بکە کە دوعا بکەم یا رب العالمین دوعاکانم گیرا بکە یا ربی خوای ئیلهامی دوعایشم بکە ئەمانە زۆر گرنگە اینجا ئەو قاعیدانی کە ماوەسا باسی کرد ئینسانە بێت بەڕاستی حەڵال خۆر بێ پاک بێ یعنی ئەوانەی کە دوعایان قبوڵە کەواتە دوعا بەگشتی زۆر گرنگە ئێمە ولفتمان لەگەڵیا هەبێت و بیکەینە وردی سەر زمانمان وە زۆر شیرینە ینی سەری پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم کاک دانێر لەم ماوە گوێم لە محاضەرەی مامۆسایەکی زۆر زانای مێسری کرد مامۆسایەکی زۆر سەیری کرد بەلامەوە سەیر بوو کە ئێمە زۆر شتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێ نەگەیشتووە هەین تەسەوور بکە ئەو هەموو فەرمودانەی کە پێغەمبەر کە بە صحیحی مسلم و بوخاری و هەر صحاحی ستە هەر هەمووی بێجگە لەوان کە صحاحی تر هەیە کە محادیثی تر هەیە کە زانای تر هەیە کە حەدیثی کۆ کردوتەوە لە عەسقەلانی و دنیایەک محادیثی زۆرمان هەیە بێجگە لەمانەش ئەفەرمێ هەرچی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیحەکانەوە بیگرە هەتا ضعیف و لاوازەکان و هەتا مۆزوعەکان شەوەی کە دروست کراوە هێشتا لە 106 بەپێی قسەی وزانە لە 106 فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ چونکە زۆربەی هەرە زۆری فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کولتوری ئیسلامی فەوتاوە نەماوە یعنی ئەکرێ لە 190 فەرمودەی پێغەمبەر هەبوو بێت و نەما بێ ئێستا بەڵام ئەم مەجموعەیە ماوە کە ئێستا هەمانە لە بەتایبەتی صحیحی مسلم و بوخاری لەبەرەوە بەڕاستی دەستگرتن بەم حەدیثانە وە چوونە ناو ئەم فەرمودانی پێغەمبەر بۆ دەرەکەوێت بە چیش فەوتاوە تەمان هۆلاکۆ هاتووە یعنی دێژلە و فراتی پڕ کردووە لە کتێب کە جێشەکەی بەسەر ڕۆشتووە ئەمە هەمووی حەدیث بۆ هەمووی کەلەپور و کتێبی نووسراو بووە کە هەر هەمووی نووسراوە بەدەستی زاناکان بەڕاستی نووسراوەتەوە اینجا لە شوێنانی ترا بە دەسم قەست و تێنراوە ینی ئەو جێشانەی کە کوفر کاتی خۆی هاتووە بە دەسم قەست حەزارەتی ئیسلامیان سوتانووە ینی مەکتەبەکانیان سوتانوە حتا ئینگلیز کاتی هاتووەتە کوردستان یعنی یەکێک لەو زەرەرە گەورانی کە ئینگلیزیاوێتی لە وڵاتی ئێمە بریتی بۆ لەوەی کە مەکتەبەی زۆر گەورەی کوردی هەبوو کە سوتانیوەتی لە قەراخە مەکتەبەی وازانم شێخ سەفای
ماوسە شەمسەفای قەراخی بووە کە جارێک مەکتەبەکەی سوتاو هەر هیچی تیانەماوە کە هەمووی کتێبی دەستنووس بوو بەڕاستی ئەوە یەکێکە لە نمونەکان لە عەسری تازە بەڵام لە کۆنا زۆر مەوارید بووە کە بەلافاو کتێبێکی زۆر فەوتاوە بە غۆلەکان هاتوون تاڵانیان کردووە اینجا بێجگەلەوە کە دزراوە ئێستا کتێبێکی زۆری جیهانی ئیسلامی لە دەرەوەی جیهانی ئیسلامیە لە مەکتەبەکانی ڕۆژاوایە چەندێکی لەوێ ئەی شارنەوە چەندێکی دەرەخن چەندێکی سووتێنرا و ڕێدراوە لەبەرەوە ئەکرێ فرمودەیەکی زۆری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەوتابێ ئەم قسەم بۆچی هێنا بۆ هێنام لەگەڵەوەشە ئەوەی کەماوەتەوە گەر ڕێژەکە بۆ نمونە لە سەعاتەی فەرموویەوە پیانسم بە ئێمە گەیشت بێ ئەم ڕێژەکەمەش پڕێتی لە دوعا و پارانەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پاراوەتەوە ئەو هەموو دوعانی کە بەیانیانی کات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث كاتيتشيت السر أو دزنيوجا بسم الله الرحمن الرحيم لن أسناي دزنيوجا لك أسناي لك خلصانا سيري آوينا كردن روشتن برقا يشك بيكني توتشيري يكيك برجمير شيري يعني هم حركة وجوليك إنسان پڕپڕێتی لە دوعای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە بێجگە لەو دوعانەی کە لە شەوە هەستا و پاراوەتەوە لە ناو شوێنێژا کردوێتی لە ناو سوژدەکانە ئەنجامیاوە بێجگە لەوەی کە سەحابە دوعای تایبەتی خۆیانیان هەبوو پیاوچاکان و خواناسان هەرێکە بۆ خۆی دوعای تایبەتی خۆی هەبووە جۆرێک لە دوعا هەیە کە ئینسان بوو خۆی ئەیکا یعنی مەرج نییە کەسێکی تر کردوێتی تۆ بۆ خۆت لە شوێنێکەوە ڕووی دوعایەکە کە یەپاڕیتەوە لەخوا یعنی تەسەوور کە ئەگەی بە گوڵێک حەزەکەی کە دوعای ئەو گوڵا فێر ببیت يعني بعجائب مزنا همو قولي بو خوي دعائك بارانويكي جوازي هذا لويكي ما همانا نستا شتێکی دیکە دعای مسلمان بۆ مسلمانێکی دیکە ئەمە تا چەند گرنگە زۆر مهمە يعني زۆر گرنگە عن ظهر الغيب بأوي أو كسب زانێت تۆ دعای بۆ بکەی حتى سبحان الله خۆشەویستی ئەو کەسە لە دڵتا ئەوە هیچ تۆ خۆش تێ بۆیە دعای بۆ بکەی لەوە قورستر چییە کاک دانیار لەوە زەحمەتتر ئەوەیە تۆ کەسێ خۆش ناوێت دعای بۆ بکەی لەسەر نەفە زۆر قورسە کابرا بڵین کەسێ بوختانی بۆ کردووی تۆ دوعای بۆ بکەی تەمان نەمەزانی وەکوچی وەکو ئاوێک وایە ڕووبارێک سەربەرەو خوار بڕوە تۆ بە عەکسی شەپۆلەکەەوە بە عەکسی ڕەوتی ڕووبارەکەەوە مەلە بکەیت چەند قورسە بەس خوا ئەم جۆرە عەبدانە ئەیە لە کۆمەڵێ بێژن تا بەرزیان بکاتەوە وەختی ئینسان لە خۆبردوو بوو لە هەموو ئەو سیفاتە ئینسانیانی کە هەیەی لە خۆبردوو بوو لە هەموو ئەو ڕق و کین و حەسەد و یعنی گوناهانەی کە هەیەی خۆی لەمانە داڕنی فێری کۆمەڵشتی جیاوازە بێ کە خەڵکی تر نایکات هیچێک لەوانەوەیە کە دوعا بۆ ناحەزەکانی کات پێغەمبەر بۆ دوعاکە بۆ دوژمنەکانی کە خوا هیدایەتیان بە یعنی ئەمە چ دڵێکی گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکا کە ئاهلی طائف بەردەبارانی یەکەن ڕاوێنن زۆر بە سوکاتێکی قورس بەرام باوم چەند دوعایان بۆکە حتا جوبرەئیل دێتە خوارەوە ئەو ناڕەحەتاڵێ ئەگەر ئاپاڕیتەوە ئەگەرەتەوێ خۆی گەورە شاخەکانی ئەم کێوی تایفایە لە یەک لە ناوێ نەبات فەرمێن نا بەڵکو لە نەوەی ئەمانە کەسانی هەبێ خوا پەرست بن یعنی دوعای بۆ کردوون پاڕاوەتەوە لە باسیەوەی لیان بپارێتەوە یخوا دەستخۆش هەوەسەیان بابەتێکی زۆر گرنگ و دوعا یعنی تۆش هەموو ئێوارەیە دوعا بۆ مسلمانان بۆ ئێمەژەکەی ئینشاءڵڵا خۆی گەورە پاداشە باتەوە خۆشەویستانمان دەچین لە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستانمان لەگەڵ شێفە باز لە خواردنەکانمان بۆ دەکات پێم وابێ خواردنەکانی بە تەواوەتی ئامادە کردو کاک شێخ بەڵێ ئامادەوە بریشەکەش تەواو بووە بەڵێ مریشکەمان ئامادە بووە سوبەکە ئامادەیە هەمووی ئامادەیە جان شێف لە سەرەتا بۆ باز کردین بەس ئێستا لە کۆتایی شەهر کەمێک بۆمان باز بکەرەوە بەسەر چاو مریشکەکە چۆنی دروست کراوە مریشکەکە بە دوو شێواز دروستمان کردووە بە شێوازێکیان بە شێوازی کاری ئامادەمان کردووە شێوازی کاری پەتاتی تایە لەگەڵ پیازە و لەگەڵ کاریە هەروە ئەوش کە ئامادەمان کردووە بە سۆسی پاربیکیو سۆیا سۆس لەگەڵ مەجموعەی بەهاراتە لەگەڵ مریشکەکە سەڵاتەکە دەڵاتێکی فەڕەنسیە کە هو کەلێرمە پیازە تەماتەیە لەگەڵ ڕازانەوەکەشە باشە تۆ لەگەڵ مریشکا بینە چۆنم والله مریشکە خۆم یعنی سوبێشی تەندروستیشمان ئامادە کردووە گۆشت وەستابێ گۆشتەکە خۆ گۆشتەکە خۆشتر تەمان ماسی برای من و لامی خۆشترە ڕاستە ئێستا مریشکە زانیشی کاک دانیار ینی ئەوەنە خوراوە ڕاستەکەی ئەو چێژەی نەماوە ینی سەنکەی ڕاستە حەزی لێ ناکەی زۆر یادیە
بەس کاشێکیان لە ماڵیشەوە زۆربەی شێواز هەر بۆ شێوازە دروستەکەنەوە یعنی چۆن ئەبێ بەڕاستی من زۆر زار لای ماڵیشەوە باسەکەم بەو شێوە ئەڵم نامێ بەو شێوازە بیگۆڕە مریشکە گۆڕانکاری پێ بکە ینی بە شێوازێکی تر دروستیکە بەم شێوازە ینی ئەوە بە تووڕە و هینە و تووتە ینی شێوازی تر دروستکە ناگرێتەوە مەسەلەن هەر پیاز و مریشکەکە بەیەکەوە تۆ بیکارە فڕنەوە مەسەلەن فرۆجایی بۆ زیاکە میکرد مەسەلەن هەر سووری مەکەرەوە لە ڕۆنە سووری دینی خۆت تەسەوری خۆت چەند جۆر ینی دروستکردنی مریشە گەیان وەڵا کاکدانیار زۆرە ینی لە باسکردن نایانی بەس زۆر شێواز ئەکرێت بەڵێ هەر کەسەوە بە شێوازێکیکە لەواچێت 40-50 لەواتە سەی هەبێ ینی بە زۆر شێوازە دروستەکرێت بە سوور دروستەکرێت بە سوورۆکردن دروستەکرێت ینی بە زۆرش دروستەکرێت کاک شفت بە چەند نەوەیزانی تقریبا واللهی من کاک شێسا من تهدید ناکرێت بڵم بە چەند نەوەیزانم بە زۆر نەوەیزانم بەڵام تهدید ناکرێت بەڕاست خۆشترینیان بەلای تۆ کامەیە من زیاتر حەزم لەم سۆسی پاربیکیۆ زۆر خۆشە بۆ شێوازە ئەمەسای خەڵک وازانێ سوتاوانە ئەوە نەسوتاوە ئەوە شێوازێکی ڕەونەقی هەیە جوان برژاوە ینی سۆسی ئەمەیتریانە چۆن کردووە ئەم کارێکە هەر بەکاری ئەکرێت کاری لە بازارە زۆرە زۆر کەس نازانێت کاریە بەکاربیانێ مەسەن بەو شێوازە مریشی دروست بکات یان هەرچێت ئاواکەی تیەکە لەگە دوو سەلک پیازەکەی و تاوە نا من ناڵم خۆمەیزانم کاکشێژان بەڵام زۆر خانمان هەیە ینی هەرچ بۆ شێوازە دروستەکەنەوە دەبات تۆزێ بە هەراتی تر بەکاربێنە مەسەر ینی خوان هیلاکەن بە حەقەت ینی هەر ئەوە بەکاردێنن مەسەلەن ئەو شێوازە با پارپیکیو بەکاربێنن مەسەلەن کاری بەکاربێنن زەعتەر بەکاربێنن زۆر شتەیە باربیکۆ بابە لای خۆیان بینوسنا کاکشڕەوەڵ دەست خۆش بێت تۆ ماشڵە معلوماتی زۆر باشە لایە تێبینی زۆر جوانیش هەیە لەسەر خواردنەکان ئەی سوبەکەمان چییە؟ سوبەکەمان سوبی گێزەرە لەگەڵ مریشک و پیازە تۆزە کەرۆزیشتە کەرۆزەکە بەس بوتی کۆرەکەڵی بەلەمە بەلاکە بەڵێ برنجی دۆلفینسیش دروست برنجی دۆلفینسیشمان دروست کردو بە شێوازی قوبوڵی بە شێوەش ڕازانومانێتەوە هیوادارم خوانی ماڵەکانیش بۆ شوێ بڕازێنێتەوە و سفری هەموو ماڵەکە بەرەکەت بە ئینشاءالله شێف لە گۆشتی مریشکی خۆمانە کەڵەشێری خۆمانە تایبەتمەندێکی هەیە مەسەلەن بە شێوازێکی تایبەت دروست بکرێت هەر بە یەک جۆر خواردومانە ڕاستی کەڵەشێریان مریشک مەسەلەن مریشک کەڵەشێری کوردی ینی شتی کوردی کەڵەشێری کوردی مەسەلەن کەڵەشێر یا شێوازی دروستکردنی جیاوازە بڵێ کاکدانیار ئێستا شێوازی دروستکردنی کەڵەشێر و مەسەلەن مریشکی کوردی ئەبێت جوان لەو جوان سوور بێتەوە جوان سوور بێتەوە ئەگەر خاتمانی شێستا زۆر جار ئەڵێن بۆنسار دروستەکە نە بۆنسار دروست ناکە تۆ ئەگەر ئاوێکی بۆ بکوڵێنیت لەگەڵ مەجموعەی پیازە قاشکەیت تێکیت لە ئەخیرە ئاوەکەی دەکە ئاو گەرمەکەی دەکە نەک تۆ ئاوی ساردی بەسەراگەیت و بۆنسار دروستکات بەم شێوازە پرسیارێکم لە هین هەیە کاک لای ئێمە زۆر کەس نایخوات ینی زۆر کەم کەسی خوات مراوی لەگەڵ گۆشتی کەروێش ئایا لێنان و حازرکردنیکی تایبەتی هەیە شێف لە دیوانیان لێ مراوی زۆر کەسەڵی تام قوڕەیە مەسەلەن ها ئەو لە ئاوایە و لە قڕۆشتی نەگەڵ لە تام قوڕەیە بە زوانیە کاک تۆ توانی حەلی حازرکردنی یعنی حەلەکرێت بەڵێ حەلەکرێت توانی چارەسەری ئەو بۆ نەبکەیت چەندین داودەرمانمان هەیە ینی بۆ چارەسەرکردنی ئەو بۆنسارد و بۆ ناخۆشیەوە کەروێشی تاماشەوە کاک شێخ بەڵێ کۆشتێکی زۆر ناسی بەس لای ئێمە عادەت نییە خەڵک بیخوات یان چۆن دەواجن هەیە ئاوا بەخێوکردنی کەروێشی شەبێ نییە لای ئێمە بەحەقەت کەروێشی خۆشە بەڕاستی ینی زۆر من خۆم چەندین جار کێوی خۆشترە کەروێشی کێوی خۆشترە مزرتیەکە تامی بەحەقەت خۆ دەستان خۆش بێت باشەکان جنابێت تۆزێک دو ئەمە بۆ بخینیتەوە میێواری بێت دوعای کاکشێخ نابێت خۆش باخ بەڵێ ئازان و خۆشەویستانمان ئینشاءالله خوای گەورە سفرە و خوانی هەمووتان پڕبەرەکەت بکات و ڕزق و ڕۆزی ببەخشێت بە هەموو لایەکمان ئینشاءالله و تا بەرنامەیەکی دیکەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین بۆ هیوایەکە ئینشاءالله تاعەت و ڕۆژی هەموو لایەکمان قبوڵ بێت تا بەرنامەیەکی دیکەی سیگەوهەر بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا
وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب يا كريم يا حي يا قيوم، يا حي يا قيوم برحمتك نستغيث، يا حي يا قيوم برحمتك نستغيث، يا حي يا قيوم برحمتك نستغيث. يا ربي خوائجا يا أرحم الراحمين رحمة بيبكى إيمانك كامل دامزرا وراسخ من بيه ببخشا، تقوى وعملي صالح من بيه ببخشا، دووري لحرام كان من بيه ببخشا، نزيك من كرا ولا حلال كاني خوت يا رب چيجي حلال من بيه بدو، تالي حرام بناسي إله العالمين. ناسراوي من لقل عبادته لقل ذكره لقل طاعتي تويا زور زور بيا رب. يا ربي خوايا إخلاص من بيه ببخشا، إخلاص بخرنا ونيته كردو كان من يا رب العالمين. يا ربي خوايا بدور من بقرا للرياء لعجبو لهمو أو آفات النخوش يخراب ودرونياني كوا كردو كان ما نسوتينيتو كردو كان ما ناقينيت لا يبارقاي حقيتو يا رب إلا بخراب البيت. توفيقاتي ختمان بو بنيرا دامزراو من كلسر إيمان وإسلامتي. يا ربي آكار وروشت من جوان بكا هاروكو چون جستت بجواني دروس كردوين آوا آكار وروشت كانش من جوان بكا يا رب. يا ربي خوائي جاني يا أرحم الراحمين عاقبة خيري من بنصيب بك، تقوى ودين داري من بنصيب بك، عملي باش من بنصيب بك. بمان كبو عبداني كخوشت ويستون كبر رزامندي توكوتون كلسر ريقي چاككاران روشتون كبجوي قرآن وسنة رسول الله ينكردوا. بمان كبو بند صالحان إخوات لناو قافلة پر لنوركي إيمان دار راسكانا بمان جينو بمان مرينو زيندو من بكروا. يا ربي إخوائي جاني بمان كبو چاككاراني كبا چاككاري مردنو بچاككاران زينو تكردنوا بخراپكاران زيندو نبونوا. إله العالمين بمان كبا خوشويستي فريشتكاني خوت، بمان كبا خوشويستي دوستو أولياكاني خوت، بمان كبو كساني كل روجي محشر لسر پردي صراط لبرزخ لدواين نفس يم دنيا دستوسان سرشور روزر نبون. يا رب بمان كبو عبدانا يا ربي لو كسان النبي كلسر پردي صراط الخليس كالا وكاني لسر پردي صراط، لو كسان النبي كل محشر الروزر دي بربار قايتو بن. يا رب لو كسان النبي كبيغمبر إخواننا الناس صلى الله عليه وسلم لسر حوزي كوسر بخزمة رسول الله بقين صلى الله عليه وسلم، لخزمة يا ورانو يا رانو أصحابه بخزمة رسول الله بقين صلى الله عليه وسلم. يا رب إخوايا الشيريني جواني بركتي مناجات ودعاء كان بخيتنا وكروكي ضلمان تاخوشترين عبادته باشترين نزاو باشترين وتويا جوابك يملا خزمتي تواب بارين. ويا رب وما ليبكي تشيجي أم دعاء ومناجات ببيت بشكي دان براوي جيان من للسجدية بمن برو ولا يخوت إله العالمين.
بتقواي دين داران بمان جينا وبمان مرينا يا رب العالمين. دعاي همو عزيز وخوشويستكان من جرابك، دعاي سرجم مسلمانان جرابك يا رب. يا ربي خوايا فرياي ولاتك وكو فلسطين وغزبك وإله العالمين. أو الشر كشتارك وتايبيتو مسلمانان رزقاريان بيلدستو لما تشكو لهيزي كافران جولكو ملهران يا رب العالمين. يا ربي خواي جيان رزق الروزي وبركتي خود بسر همو مانا ببارينا. يا ربي خواي رزق إيمان مان زياد بك، رزق وبركتي الروزي مان زياد بك بحلال، رزقي علم وزانس مان زياد بك، رزقي تقوى ودين داري مان زياد بك. يا ربي داواي همو مرحمة سوزو مهربان يكاني توكين. أواني كتا يستجياني هاوسلتيان دروس نكردو بكسي باشيان بقينا. أواني نخوش الخواي شفايا بۆ بنێرە، ئەوانەی سەبریان نەماوە لە نەخۆشیە خوایە دەرمانی سەبریان بۆ بنێرە و دەرمانی شیفاشیان بۆ بنێرە. إله العالمين أجر پاداشتی نەخۆیان نە ئەوانەی کە خزمەتیانەکەن یا ربی ئەجر پاداشتیان نەفەوتێت. إله العالمين زمانیان پارێزراوە بێ لە ناشکوری، دڵیان پارێزراوە بێ إله العالمين لەوەی کە ڕەخنە لەو قەدەرە بگرن کە بەسەریان هاتووە یا رب. بیان کە بە ئەهلی شکر و دامەزراویان بکە، بیان کە بە ئەهلی سەبر و دامەزراویان بکە. إله العالمین هەر مسلمانە هەر کەسێ توانای بەرگەگرتنی نەخۆشی درێژخایەن و سەرجێگەکەوتنی نییە إله العالمین. یا ربی مبتلای مەکە بەو ئیمتحانە قورسە یا رب. إله العالمين مبتلامان نكيب امتحان إله العالمين. يا ربي خوايا أو رجاني قرينا وبلايتو يا كريم يا الله يا حي يا قيوم. رجاني بباشترين عبادت من تياكرد بيتو تولي من راضي بي. يا ربي خوايا دامزراو منكو إيمان من سلامتك. أم برا عزيز خوشويستاني أم كان على خوشويستش بباريز ودعا كان ينجيرا بكو. يا ربي خوايا أنو مالو من على محفوظ إلى إخوتك لقل إيمو جميع مسلمانانو سرجم بين رخوشويستكان مانو سرجم أواني آبو أم دعانا آمينكن همو دعا كان ينجيرا بك يا رب العالمين. اللهم آمين آمين يا مجيب السائلين ويا أرحم الراحمين.